خەڵک و کوردەوار وەختتان وەخێر. ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە ئەو شەو دیبەیتێکی وەرکشاپیمان ئەوێت یان کارگاهیمان ئەوێت. یاران ڕاپەڕین مەسائلێک مەترەحەکەن و کاکفێمانە نێمەتی لەو دیبەیتە بەشدار ئەبێت کە پرسیارهایەک مەترەحەکەوە من محاولەکەم کە تا سەتح دانایی و ئشرافە خۆم جوابە و پرسیارانە بدەمەوە. کاکفێمان نێمەتێگە تەشریفتان هاورگەسەناوە دیبەیتەکە لطفەن داوای کامێرا بکەن تا ئێمە بەردەوام بین لەسەر مەقولەیە ئەم شەو. خۆپ زاهران کاکفێمان تەشریفیان هاوردگە. سلااو کاک پێمان وەختان بەخێر. وەختەیەوەیش بەخێرێ وەرەتان باشتر بوو. ئێستا ئومیدوارم کە مخاتەبێنی شتەنگە ئێمەیان بەباشی بوێت. فەرموو ئاغای نعمەتی. مەمنون کاک پێمان لە فرسەتی کە لە اختیاری ئێمەتاندانا. من ئەگەر لە خۆمەوە دەست پێ بکەم کاک پێمان تقریبان لە دەورانی نەوجەوانی بوو کە تحتی فشار بووم کە مطالعەی تاریخیم بێ، هەر بۆ جۆرەی کە جەنابتان فەرمووتان گۆیا تاریخ ڕێگە و چرای داهاتووی ئێمەیە. بۆیە حدود 11 یا 13 جلدی بیلدۆرانتە بۆ منیان ئامادەکەی کە مطالعەی کەم. من جلدێکم مطالعە کرد و جەزابیەتێکی نەبوو، یعنی ئوسوولەن ئەوەی کە ئەسپی مادەکان زینیان تەڵا بوو یا جامانەکەیان تەڵا بوو هیچ جەزابیەتێکی نەبوو. من وێڵم کرد. ئەلانەکەش کە من بەخشێکم لە مەردمی کوردەوار و لە جەریانی ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ زۆر هەوڵ دەدەم مطالعە بکەم. ئەمە حتا زمانێک کە من مطالعەی تاریخی دەکەم و سعی دەکەم کە سوالهایەک دەربێنم، چۆن ئێمە دەزانین کە تاریخ جوولەکە نویسە، سوالەکان ئەو شتە نییە کە دەبێت ببێت و ئەو مەتاڵبەی کە مەدینەزەری نویسەندەی جوولەکە ئێمە وەکو بەدیهیات قبولی دەکەین. ئەوە نە لەلایەن منەوە لەلایەن زۆر کەس لە یارانی خۆمانەوە لە حوزەی خارج لە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ خوب کەسانێکن وەکو ئەحزاب، نویسەندەگان، قەڵەم بەدەستان، ڕۆشن فکران و یا پێدەرپیشەگان، ئەمانیش خۆ مطالعە دەکەن و سەوادی ئاکادمیکیان هەیە. ئەمە بازم غەرقن لە نێو مەتاڵبێکدا، ئامدانە یا غیرە ئامدانە. مەسەرەن مصاحبەیەکی ئاغای ئەمیری تاهیری کە باسی جەنگی جەهانی دووەم دەکاوە ڕابەتەی بینی ئێران و ئاڵمان، دەڵێ شا مخالفەت دەکات لەگەڵ هیتلەر و نایهەوێت کە یەهودیەکان لە ئێران ئاسیب ببینن چون ئێرانی یەهودیە، یەهودیش ئێرانیە. خۆ ئێمە ئێرانیمان هەیە کە مەسیحین، ئێرانیمان هەیە بوداین، موسڵمانن، بێدینن. ئێرانیەت ئێرانیەتە. ئەنگار مەسئلەیەکی بەدیهی مەترح دەکات و کەسێک کە مطالعەی تاریخی بێت بەو سەبکەی کە تا ئەمڕۆ بەردەوام بۆ خارج لە ڕاپەڕین ئوسوولەن جوابێکی نییە بۆ هەمچین ئیدعایەک. کاکفێمان ببەخشن ئێوە مەطلبەکە ئیدامە بدەن. من مهمترین مەسئلەیە یەک دیبەیتە دوو نەفەرە کە سیگار بێ لە بیرم چووگە بێرمە بەردەسم چون بە شوێنە ئەم هەنسفریە بوو. من هەنسفریەکە لەحزەیە دەرتێرم لەبەرەوەی دەنگە ئێوە بشنەفم و من بڕۆم سیگارەکەی خۆم تەکە ژێر سیگارەکە ما بێرم لەگرات دای بنێ. ئێوە ئیدامە بدەن بە مەتاڵبتان بوەخشی کە قەتی یەکەم لێتان. نەخواهشەکەم. مەسەلەیەکی دیکەش کە کاکپێمان ئشارەی کرد، تەنیا کەسێک کە دەتوانین بڵین خۆی بە ئێرانی دەزانێت ئەما خۆب سوئالی فەلسەفی دەکات، ئاغای ئارامشی دووستارە. ئاغای ئارامشی دووستار مدعیە کە لە تاریخێک گۆیا لە 2500 ساڵەوە پێشەوە یا لە 1400 ساڵەوە پێشەوە ئێرانیەکان نەیانتوانیوە تەفەکوریان بێت و تەرحی سوئال بکەن و بەحسی ئیمتناعی تەفەکور دەکات. یعنی مجموعەن تەواوی کەسانێک کە لە حوزەی علومی ئینسانیدا مطالعە دەکەن لە کتێبدا گۆیا حەل دەبن. حتا ئەو مەسەلەی کە بۆ من مەترحە یارانی خۆمانە، یارانی خۆمان پێمان خۆشە مطالعە بکەین، بەرحاڵ سەری نەخایەکمان دەداتێک کار پێیمان کە زیاتر ڕۆبچینە نێو کتێبەکانەوە، تەرحی سوئالی فەلسەفی بکەین، تەرحی سوئالی منطقی بکەین. ئەو شتێک کە نویسەندەکان مەدینەزەریانە ئێمە دەری کێشین و لەوێ یەخەیان پێ بگرین. تا بە ئەوڕۆ غێر از کارپێمانی حەیدەری من نەمدیوە هیچ کەسێک توانێ و کارە بکات و هەمیشە سوالێک دەکەن کە کەمێک بۆ کارپێمان ئازاردەهەندەیە. کارپێمان ئێوە چ کتێبایەک مطالعە دەکەن یا دێنە پیوی لێمە سوال دەکەن کارپێمان چ کتێبێکی مطالعە کردووە.
بۆیە ئێوە کاکەمان چەندی بیتان بوو بە نێوی کارەگاهی تاریخی مەسەلەی کارگای تاریخی تایبەت بە خۆتانەوە تایبەت بە یارانی ڕاپەڕینە کێمەش حەز دەکەین فێربینەوە مەسەلەی وە بزانین بۆ مطالعە دەکەین وەسەن هەدەفمان لە مطالعە چییە و گوم نەبین لەنێو مەتاڵبێکدا کە تحتی عنوانی تاریخ علومی ئینسانی ڕەوانشناسی یا جامعشناسی مەترەها بۆیە سوالەوەی واخان کاکەمان ئێمە چۆن مطالعە بکەین تا بتوانین تەرحی پرسش بکەین ممنون لەو مقدمە ئەغێ نێمەتی کاک پێمان عزیز عەرزم بە حوزورت کە من ئێشێ بۆ ئەمە منیش مقدمەیەک بێم بەو فەرزیاتە کە ئێوە گرتتان بە نوکتەیەکی مهم لە ئبتداوە ئشارەت کرد بناوە ئەوەی کە ڕەوشی تەحقیقیە ئێمە بۆ دەرکێشان و دەرهاوردنە مەتن ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ڕەوشێکی ئیبداعی ئێمەس بە تایبەتی لە حەوزەیە مبارزاتی کوردی و یونیک و تایبەتە لە جیهانە کە تا بە ئێمڕۆ لەم حەوزە ئستفادە نەکریاگە بزانن بۆ یەکەم بار لە تاریخە ئاغای نیچە یا فرێدریک نیچە ڕەوشێک و مێتۆدێکی تحقیقی دروست کرد بەناوە جینۆلۆژی یا تەبارناسی یا بنچینە دەراوردن ئەو بۆ خاتری ئەوەی کە بە عمق مەسائل ئەو جۆرەی کە سعیەکەن مبهەمیکەن و ئەو جۆرەی کە سعیەکەن پەیوەستەی بکەن و لە ئستمرارێکی خەتیە قەراری بدەن ئەم داستانەی شێوانیش و بە پێچەوانە چووە ناوە جزئیات داستان و لە کولیاتی کە بسیار غامز بسیار پیچیدە خۆی نیشان ئەدا و فرە غامز و فرە پیچیدە خۆی نیشان ئەدا فاسەڵەی گرت و ئەو جارە توانی مێتۆدە خۆی بواتە بەرەو و ڕەوشێکی تر بێرێ لە کەنارەمە ئاغایە میشل فۆکۆ ڕەوشێکی تری ئەبداع کرد بە ناوە ئارکیۆلۆژی هاوکاتە لەگەڵ جینۆلۆژیک کە استفادەی لەکرد لە ئارکیۆلۆژیش استفادەی کرد ئەوەی کە ڕاپەڕین هەڵی بژارد و بوو بە ئەوەی کە بتوانێت ئەم مەتنە دروستکا کە تا بە ئەم دقیقە کەس نەیتوانی بیکات بزانە کاک پەیمانە نێمەتی ڕاپەڕینە کوردەوار سەربەخۆ مەتنە فەلسەفیە کوردی دروست کردگە حقیقەتە جەهانە کوردی دەرهاوردگە یەک ئینسانە فیلسوف بە یەک پرسیار ئەبێ بە فیلسوف بە تەرحی یەک پرسیار ئەبێ بە فیلسوف ڕاپەڕین دەیان پرسیاری تەرح کرد و سعی کرد جوابیان بداتەوە تەلاشی کرد جوابیان بداتەوە بزانم ئەگەر ئەمڕۆ تۆ شاهدی کەسانێک مەوجودن کە تێن ئێژن مەسئلەی کورد بوون دزینە پرسیارە ئێمەس کوردکێس پرسیارە ئێمەس پرسیارێکە لە درازنای تاریخا دروست نەوگەوە ئێمە دروستمان کرد و دەرنەتیجە محاولەمان کرد کە بە شوێنە جوابەکەیا بڕۆین وەلێ ئێوە ئەوێنن بەڕاحەتی لە جامعی ئێمە ئەم پرسیارە ئەدزێت ئەنگاری شتێکی بەدیهی بوو خەیلی ڕاحەتە تۆ پرسیاری دروستکەی تەوەجۆ ئەەکەین من وتم تەرح یەک پرسیار فیلسوفێک دروستەکە بە پێچەوانە مدعیانە فیلسوف بوونێک هەن کە بە هەزاران چرت و پرتێکە مەترەحیەکەن بە مەقامە فیلسوف بوون هیچ وەخت ناگەن سەبابێنە سەر ئەم مەسەلە بزانە ئاغای نێعمەتی ئێمە شاهدین ئەنچە کە پێی ئێژن ناسیۆنەلیزمت تەنگ نەزەرانە ئەنچێ کە پێی ئێژن فەشیزم و ئەنچێ کە پێی ئێژن نەزیسم یا ئۆنسوریەت یا دوژمنە ئێمە گەرەکی ئەوە بدا لە ئێمە سرف ئەوەی کە مەسەڵەن تۆ چنان خولیایەکی کوردیت هەست یا چنان لەم مەفهومە کوردە قەومیە تواگیتەوە ئەمە باوە مەردەمە کە ئێژی کاورا دڵسۆزە دڵی بۆ کورد فرە لێ ئەدا فرە کوردایەتی ئەکا بێ ئەوەی بفەهمێ ئەمانەی کە ئێژیتی یعنی چی بەو مەعنا تۆ ئەواتە ناوە ئەوەی کە مەسەڵەن کاورا هەڵگەڕێت و بێژێ هەرچی پەدی دەست کوردیە ئەمە یەک چی پێژن ئیدعای ئەحمەقانەس لەلایەنە هەر کەسێکۆ کە تەرح بکرێت چون ئەم ئیدعای ئەحمەقانە هیچ منطق دلیل و پرسیارێکی نیە لە پشتە
یا ئەوەی کە تۆ هەڵگەڕیتۆ بێژی هەرچی شتە کوردیە چون خواوت کێسی بازم مورد انزجار مردمە توجه ئەفەرمووی و بازم مردم استقباڵی لێ ناکا و حەزی پێ ناکا. داستان چییە؟ داستان ئەمەسە کە تۆ ئیشی بتوانی مەقولەیەکە مەترەحی بکەی سەواری بکەی بەرمەسائلێک کە دنیای ئمڕۆژ دنیای قەدیم ئەنچێ کە لە ناوە جنس بەشەرا بە ناوە ئاگاهی مەوجودە و سەرکاری تەکە ئاگاهیە ئینسانە هەست بتوانێت ڕێگە واسکا بەم ئاگاهیە و ئەم ئینسانە لە پەیبردن بەم مەطلبە لەزەت بووە. ئەمانەی کەوتم یعنی چی؟ ئێستا بە زوانە سادە ئەمانەی کەوتم یعنی چی؟ بزانن بابێنە سەر ئەوەی کە ئەوەڵین اتفاقێکە بۆ تۆ وەکو ئینسانە کوردی ئەکەوێت وەکو کاک پەیمانە نعمەتی بە شوێنە لاپەڕەکانە تاریخە ئەڕوا. تاریخ تبدیلەوێت بە دەرس، تاریخەوێت تبدیلەوێت بە کۆڵەکەیەک لە زندگی و حیاتە ئینسان و تۆ ئەوێنی دوای داستانە هەگەل شتێک بەناو ڕۆح تاریخ تێتە بەرەو دیالکتیکە تاریخی تێتە بەرەو و ئەنچێک کە بەشەرە مۆدەرنە ئمڕۆژی تحتە ناو تاریخ زەمانمەند دەکات. بەشەرە مۆدەرنە ئمڕۆژی چیە؟ بەشەنێک کە لە کانونە و بەعنوانە بەشێ لە هەستی خارج ئەوێت و ئەکەوێتە دەرەوەی زەمان و مەکان ئەو جار بە تەلاشە هێگلە کە تێتەوە ناو زەمان بە ناوە تاریخ و بە تەلاشە مارکسە کە بەگرتنە تەبەقە مەکانمەند دەوێت. یعنی بەشەرێک کە تا دوێکە مەخلوقە خوداوەند بوو بەشێک لە تەبیعەت بوو و ئەمە کار خوددا بوو کە لە دەروونە زەمان و مەکانابێت بە تەلاشە هێگل و مارکس بەشەرە مۆدەرنێک کە دوای تەفەکورت دەکارت بەشەر بێ زەمان و بێمەکان ئەوێت دەگەڕێتەوە ناوە زەمان و مەکان. بێنە سەر ئەمەی کە ئوسوولەن تۆ لە تەعقیب ناسین خۆتا بە چ مەقولاتێ بەرەخۆی. ئێوە ئێستا بەحسێکتان کرد. مثال بدەم. مەسەلەن کەسێک نووسینێکی بۆ من هەنارد کە وتوبووی دکتۆرێکی کورد پەی بردگە بەمەی کە کتێوێکە دەرمەوردە کوردەکان نووسریاگە بەناوە کوردلەر ئەم کتێوە جعلیە و ئەم کتێوە منتەسەبە بە شەرقشناسێکی ئالمانی بەناوە فرنج و ئەم کتێوە جعلە و ئەم دکتۆرە کوردە بەناوە نەزانم کێ قادر هاتکەوت کەسی ئەم کتێوە جعلیە. سرفە یافتنە یا دوگۆزینەوەی کتێوێک کە جعلیە کارە مهمێک نییە. تۆ ئیشی لە پرسپێکتیڤێکی گەورەتر و بێژی ئەم کتێوە کە جعلیە حەمە عەلی عەونی بۆ چاپیەکە. ئەم کتێوە کە جعلیە کامران زەکی بەگ کامران بەدرخانی بۆ حەزی پێیەکە و فەکتی لێ تێرێتەوە ئەمین زەکی بەگ بۆ چاپیەکە. ئەمانە کێن لەبیرت نەچێ بەدرخانیەکان ئەمین زەکی بەگ حەمە عەلی عەونی و تەمامە ئەمانەی کە لەو ئیبتدای شەکڵگیریە دەوڵەت میلەتەکانە مندەقە حوزوریان هەست ئەمانە بەر لە ئەم ئتفاقە بە عنوانە منەوەر فکرینە کورد ئەدرێنە قەڵام. خۆ ئێستا مەگەرەکمانە بەرەبەرە واردە مەسائلێک بووین کە ئەتوانێت تەئسیرێکی عەمیق لەسەر دانایی خەڵک و کوردەواردا بنێ. بزانە کاک پەیمانە نعمەتی من ڕۆژێک ئەدعایەکم کە لە ناوم دیبەیتانە وتم لە ناوە ئێمە لە خاوەڕمیانە هیچ وەخت شەخسیەتێک بە ناوە شێرلۆک هۆمز زهور ناکا. بۆ چون هەبوونە شەخسیەتە شێرلۆک هۆمز احتیاجی بە 3-4 فاکتۆر هەست. فاکتۆرە منطق، فاکتۆرە تەفەکر، فاکتۆرە تەخەیل، یعنی تۆ بتوانی ئیمەجینەیشن کەی تا تۆ بتوانی لە ناوە دڵە ئەمە حەقیقەت ئەستەنباطکەی. تەوەجۆکەی؟ پس تۆ ئیشێ منطقە بوێ، عەقلانیەتە بوێ و تەخەیلە بوێ. ئەگەر ئەمانتە نەوێ تۆ ناتوانی واردە هیچ مەسئلەیەک بووی. ئەو اتفاقا کە فێکە جەنابێژی تەمامە ئەمانەی کە کتێو ئەکەنەوە کاک پەیمانە نعمەتی هیچ فەرزیەکیان نییە کە کتێوەکەنەوە. بزانە تۆ ئەگەر پێشفەرزی کردنەوێت مطالعەی تاریخی هیچ معنایەکی بۆ تۆ نییە. تۆ
تۆ سەرگەردان ئەوی لە کەڵافێکی پیچیدە لە ئەسامی مختلفە پادشاهان و مناطق مختلف و لەشکەرکەشی ها و گەردەنکەشی ها و قەتڵ و قارەت و تاراج و چوزانم لەم جۆرە شتانە. ئۆکەی تۆ یە فەرزیەکت گەرەکە تووشی بە شوێنی شتێ بگەڕێ یە پێشفەرزێکت بێ وەختێ گەرەکتە متالعاتە تاریخی بکەین گەرەکتە بە یەک شتێ بگەی ئەوێنی هیچ کەسی فەرزیەکی نییە یا ئەگەر فەرزیەکی بێ فەرزیە دەر ئەسبات و تەئیدە بەدیهیاتێکە کە بەدیهی ئەنوێنن. با بێمە سەر ئەو مەقولە تاگرا ئاغای نەمەتی لە یەکتری تێگەین ئەگەر ئفهامێکی واتیا ئێوە مشەخەسیکەن چون ئفهامێکە بۆ ئێوە دروسە بێ بۆ مابەقی یارانیش دروسە بێت دەنگت نایێت کامنە ڕۆشن بۆ کاکێمان من تێگەیشتم. پس من لەگرا قسەیەکم کرد وتم کاورا فکرەکە ئێمە هەروە حەزی پێەکەین خۆشمان دێ لە کورد ئێژێن هەرچیشتە کوردیە مثالە دەمها مثالێ مناژین هەرچیشتە کوردیە یا فکرەکە ئەمە بەدیهیە و ئدعا ئەویش ئەتوانێ بیکە بزانە کاک پەیمانە نێمەتی مەسەڵەن ئێمە مەفهومە داناییمان گەڕان گەسەوناوە حەوزەیە حەیاتە اجتماعی ئینسانە کوردی و سیاسی ئینسانە کوردی کەلەمەی دانایی قەبلتر موجود بووگە کەلەمەی دانایی قەلبە مەعنا بووگە ئەمە ئێمەین کە لە کۆنتێکستە خۆمانە بەجێی پرۆفسۆر بەجێی ئوستاد بەجێی فڵان بیسان لە دانایی دەوران استفادەکەین لە داناییان استفادەکەین ئێمە بەمە بەستێک ئەمە تێرینەوە تۆ ئەوێنی بەرتر لە ئێمە و بەرتر لە ڕاپەڕین ئەوانەی کە گەرەکیان بوو لە حوزەی سیاسی قسە بکەن یا دکتۆر بوون یا حتا مەلاکان تەبدیل بە دکتۆر بوون دکتۆر مەلا عەبدولەتیف مەسەڵەن تەمامەمانەشی تایتڵت دکتۆر بێرنەوە بەڵام ئێمە چۆن چوینەوە دەستمان برد بە مەفاهیمێکە لە ناوە زوانە گۆرانی زوانە داناییە موجود بوو و هاوردمان وەستفادەی لەکەین. خۆ ئەمانە دلیلی ئەوە نیە چون حەزی پێەکەین چون هەرواوە لە خۆی و شهود پێمان کریاگە شهود پێمان نەکریاگە بزانە کاک پەیمان نعمەتی من ئێشەی لەگرام مەقولەی شێرلۆک هۆمز یا کارەگاهی بۆ ئێوە تۆزیح بەم تا بفەهمین کارەگاهیە تاریخی چێشەکە بزانن من نازانم چەند نەفەر لە مخاتبینە ئێمە سریالهای جناییان تەماشا کردنە ئای نعمەتیشی بزانیت شێوەی زندگی قەدیم جۆرێک بوو جەمعیەت کەم بوو لە لادیەکانە خەڵک ژیانیە کرد یا لە ئێڵە عەشیرەیەک ئایان کرد ئەگەر جۆرمێ ئێتفاق بکەوتایە خەڵکی ئەیزانی بۆ چون جەمعیەت کەم بوو چون مردم یا کەسێکی دی بوو وەختە ئێرتکابە بە جۆرم یا شەواهدێ لەم جۆرمە بەقەی کاورا بوو دەسە خوێنیە چەقۆیە خوێنیەکی وە دەسۆ و لە فڵانە جێگە هاتووە دەرۆ ئەمە بەعاس ئەو جۆرمەکەیان مەسەرە تەرەفەوە سابتە کرد ئەیان گرت سزایانەدا ئتر لە جێگەهایەکا کە خانێ بەگێ چوزانم حکوومەتێک یان ساختارێک لە قودرەت موجود وایە بەڕاحەتی کابرایان شناسایی کرد بەچی ئەم کارەیانە کرد بە پرس و جوکردن لە خەڵکی ئەدە کاکە تۆ فڵانە کەسە دی ئەدەن لە دەرە هاوسیەکەیان فڵانە کەسە چاو پێکەوت ئەرێ من چاوم پێکەوت چەقۆیەکی پێوە بوو هاتە دەرەوە فڵانە کەسی کوشت چه اتفاقێکەکەوێت کە تۆ بە کارەگاه احتیاجت هەست پەیدابوونە شێوەیە زندگی شاری زندگی شاری چه اتفاقێکەوێتە خەڵک یەکتر ناناسێ بەجێ ئەوەی کە 500 نەفەر لە لادیەکە دانیشتوێت ئەم دەحفە لە ناو شارێکە 100,000 نەفەر ئینسان زندگیەکە ئەم 100,000 نەفەر ئینسانە یەکتری ناناسێت ئەدەیەکی کەمیان پەیوەندە خوێنیان هەستەکە یەکتریە کابرا لە فڵانە جێگە معلوم نییە لەکوێ هاتگە چووگە مەسەڵەن لە فڵانە شارە دانیشتگە ئەمانە ئیطلاعێکیان لە یەکتری نییە بعد کابرا بەجێ ئەمەی کە جنایەتی لە مەحەلەی خۆی کردووە چووگە جنایەتی لە جێگەیەکی ترا کردگە تەوەجۆ فەرمووی لە گراسە کە تۆ ئیتر دەرماڵی یەکتری تەقاندن و لەسەر شناسایی یەکتری مردم حەساو ناکەی تۆ مەجبوری کە ڕەوشهایەکی تر بۆ پەیداکردنت جۆرم بەکار بووی تەوەجۆکەی لە گراسە کە بۆ ئەوەڵین بار تۆ واردە مەقولاتت پیچیدە ئەوی یەکسری چەت ئەهەمیەت پەیداکە با من بێمە سەرە خودە کۆن هەداستان ئێمە فکر ئەکەین کارەگاه شەخص دانایە کولە دەستێت کارەگاه شەخص دانایە کول نییە شهودی پێ ناکرێ وحی لە تەرەف خواوە نایە بۆی ئەی چی باعس ئەوێ کارەگاه بە کەشفە
ڕازە ئەم قەتڵە و ئەم جنایەتە پێیەوە چی باسە یاغی نێمەتی فکرەکەی میزان تەقلب و شەیادیە کە قاتڵەیکا و مجرمەیکا تەوەجۆت کرد توجه بکەم پس من لەگەڵ تەوزیحمدا وتم چی کە کۆمەک ئەکا بە کەشف حەقیقەت میزان شەیادی و حقەیەک کە قاتڵ بەکاریەوە تۆ ئەم نکتە نکتەی مهمێک ئاغای پەیمانە نعمەتی پس ئێمە لەگرا بڕێچت خەریکین باتڵەکەینەوە وەکو چی وەکو ئەوەی کە ئێمە وحیمان پێ بدا وەکو ئەوەی کە ئێمە شوهودکەین خب ئەو نکتە چییە کە ئێمە بەعسەوێت کە ئێمە بتوانین حل لە معەما بکەین حقە و فەریبە تەرەف ئەینەمەتی سوعالە جنابەت چی بوو وتت بۆ عدەیە کتاوە خوێندنەوە و مریدە کتاوەکە منزورەوە بوو بەڵێ حل دەبن تێیدا دەنگە تۆزێ بەرزتر باشترە من نەمگەرەکە ئێوە ساکتون من پێم خۆشە ئێوە قسە بکەن چوون ئەو جار هەدەبێت بە دیبەی تەمەن من پێم خۆشە ئێوە لە جێگایەکە من بگرن تا من بتوانم بیشتر مەوزوعەکە بکەمەوە تا بفهمین داستان چیە چون ئێمە واردە فاکتەکان ئەوین خب من ئێستا هەر خەریک مقدمەتیم و بعد ڕەوشێک ئازمایشەکەم لێکەوە باشە پس دەرسە ئەووەڵە کارەگاهی چییە کاک پێمان دەرسە ئەووەڵ ئەمەسە من پەیمانە حەیدەری دانایە کلێک بەو مەعنا کە پێشگووی یەکەم یا لە پێش و شتەکانە ئەوێنم نییە من پێشگو نیم جادوگەر نییە من پێغەمەر نیم خوا جامە جەهەندی نیاوێتە بەردەستمەوە بڕۆم تماشا بکەم قاتڵ بدۆزمەوە چی بەعسەوێ من قاتڵ بدۆزمەوە چی بەعسەوێ من مجرم بدۆزمەوە کاکیمان لە بەشەدا فەرموتان بەشی ئەخیر میزانی حقەی تەرەف ئەمە ابتداش فەرموتان ئێمە کارەگامان تێدا بە وجود نایە چون بەخشێک کە مهمە میزانی تەخەیولە علاوە بەر منطقی بوون و پەیگیری داستانەکە خب تەخەیول چۆن کمەک دەکات بۆ داستانە ئێستا من عەرز دەکەم بزان کاک پەیمان نێمەتی بۆ ئەمەی کە من ئەمە سابت بکەم شی سێ چوار داستان و فەکت بێرمەوە بۆ جەنابەت تا جەنابەت بفهمی ئەوەڵین نکتەیە کە تۆ ئیشێ پێی بوویت کە کلیدە حل لە حەقیقەتە حقەس تووشی بفهمی حقەکە وا لەکوێیە تۆژۆکەی دەست بە ئەمسالێکە بدەم لە داستانێکی شێرلۆک هۆمزە کابرای مراجعەکە بە شێرلۆک هۆمز سوالێکی گەورەی وابێ کاورا مووی سەری سوورە بژی ئاغا من عدەیە ئستخدامیان کردگەم ئاگاهیکی ئستخدامم و هەلی کارم لە ڕۆژنامە چاو پێکەوت داوای کردبوو ئێمە مووسورێکمان گەرەکە بۆ شغڵێک بەم دەرامەتە منیش مووسور و هەڵسام چوون و تەقازا بکەم ئەو ڕۆژە فرە کەسێک هاتوو مویان سوور و لە منیش سوورتر و جالبە وەسە کە منیان انتخاب کرد حقیقەتی من حقوقی خاسێکە گرم تەوەجۆ بکە لە سەعاتی 9 بەیانی تا 5 ئێوارە کار ئەەکەم ژە کارە چیە ژە وەڵا داگیانە بە من بە دەست نسخەیە ئینجیل دەستنووس بکەمەوە پوڵێکی خاسیشم پێدەن لە فڵانە قاوەخانە ئێشە 9 سۆ حازر وم تا 5 ئێوارە ئەم نسخەیە ئینجیلە بنووسمەوە کابرام قسانەیەکە زانی شێرلۆک هۆمز بەچی پێیەوە زانی حقەکەوا لەکوێیە کاک پەیمان نێمەتی احتمالاً مووی سوور بە عنوانی ڕەدێکدا بنن وەلی ڕەدێکین حرافی نەمدی بە ئەو داستانەکەکەمە یان نەمخۆم بەتەوە کاملەن دروستە حقەکەوا لە مووی سوورە حقەی تەرەف مووی سوورە ئەمە ئیشی بێت و سوعال بۆ تۆ کابرا بۆ گەرە کێسی ئەم مووسورە بوات و بۆ ئەم کارە بێمەعنا ئەدا بەم مووسورە تۆ ئەم سەرەنەخە ئەگری کە کاورا بەجێ هێشتە مووی سوور کارێکی بێ باتڵ کابرا خۆیشی نازانێت چه اتفاقی قرارە بکەفی فقە مەشکوکە بەم کارە بەم سادگی ئەم گشتە پوڵەی بۆ ئەدەنێ بەم بێهودەگیە نسخەی ئینجیل دەستنووسکەی
لە تحقیقە شێرلۆک هۆمزا بەم نەتیجە هەیە ماڵە ئەم ئاغا نزیکە بانکێکی گەورەس کە عیددەی سارق گەرەکیانە بە لێدان و تونلێک لە ماڵە ئەوە بۆ بانکەکە بوەڕن لەذا احتیاجیان هەست ئەم پیاگە کە شغڵی نییە و لە ماڵە دائیمەن دانیشتگە لە ساعەتە 9 بەیانی تا 5 ئێوارە بیکێشێنە دەر لە ماڵ تەنیا خەسیسەیە کە ئەم پیاگە هەسی مووی سوورە تەوەجۆ بکە بە نکات کابرا ئێمە مووی سوورێکمان گەرەکە استخدامی بکەین لە ناوە تەواوە ئەوانەی کە مویان سوورترە لە ئەم انتخابە بێ حقەوا لەکوێ وا لە مووی سوورە تماشاکە با بزانی زاهرسازی سەحنەی جنایەت دائما تۆ نزیکە کاتۆ لە حقیقەت تۆ ناوی سەحنەی جنایەتی کە مجرم دای ئەنێ پاکیکەیتەوە مثال ئەم کتۆبە تاریخیە کە نووسیاگە و بە عنوانە علوم دریاگە سەدەرەوە و بە خوردە ئێمە ئەدرێ من ئێژم مەی خوێندنەوە ئەزانی بۆ چون هیچ کام لە یاران زەهنە کارەگاهیان نییە کە بیخوێن و باتڵیانەکە کاولیانەکە وەگەنە ئیشی تۆ دقیقەن ئەو کتێوانە بخوێنیتەوە چون ئەمە سەحنەی جورمێکە کە دانریاگە تۆ بە حقیقەت زمانێ پێی ئەوەی لە ئارایشە سەحنەی جورمێکە کە قاتڵ یا مجرم داینیاگە تۆ بخەڵەتێنێ حقەکان وا لە ئەوێ ئێستا با بگەینە سەرامەیکە ئەم سەحنەی جورمە چه شکلیە فرەیەک لە زەمان ئەم سەحنەی جورمە ناکاملە ئەمەسە تۆ مەشکوکەکە مثال لە تیکەیەکە شەرلۆک هۆمز لە بەشێک لە داستانێکە نازانم داستانە شەوە نقرەیە کوێز ئێژێت من بە مەقولەیە فرە مەشکوکم ئێژن بە چی مەشکوکی ئێژێ بە نەقشە سەگەکە ئێژن دەی سەگەکە خواحی چی نەکرد ئێژێ دەقیقەن من بەمە مەشکوکم تەوەجۆ بکە بۆ چون سەگێ تۆ نەگەهداری ئەەکەی وەزیفەی ئەمەسە هەر ناشناسێک کە ئەوێنێ بگەفێ بۆ سەگەکە ناگەفێ بۆ سەگەکە ساڵەمە ئەمە سوالە ئەمە نقصانە لە سەحنەی جۆرمە قاتڵ گەرەکێ تۆ بخەڵەتێنێ وەلی نقصانی واتیە هەر ئەو نقصانیە تۆ بگری یەواش ئارایەکانە محیتە جنایەت بەرزۆ ئەوێت و تۆ ناویان لەسەردانێ و بە تەخەیولێک کە ئەیکەی ئەتوانی پێی بە کەشف حقیقەت بووی پس چی لەگرا تۆ ڕاهنەمایی بە حقیقەتەکە ئەم مثالێکی تر بۆ لێ بم لە داستانێکی تری شەرلۆک هۆمزا کابرایەک ژنێکی سەروەتمەند دەخوازێ ئەڵماسەکانە ئەم ژنە ئەدزرێت ئەمما اتفاقێکی عەجیبەکە فێ شووی ئەم ژنە ئەتیادێکی عەجیب و غەریب بە گاڵۆکەکەی دەسی پەیاکە بە گۆچانەکەی دەسی گشتی مەشکوک ئەوێ بەوەی کە ئەم پیاگە ئەم گۆچانەی کە واپێت ئەڵماسەکانی دزیگە و ئەڵماسەکەوا لە ناوە گۆچانەکە حقەکە وا لەکوێ کاکتێمان لەگرا تو ئیشی بە عنوانە کارەگاه بە چی پێی بووی حقەکە وا لەکوێ وەسولان دەبێ گۆچانە وەسیلە بێ بۆ ئەنحرافی زەن لە ناسینی دەست کاملا دروستە گۆچانەکە ئەڵماسی تیانە وەلی دقیقەن گەرێکی منحرفەکە گۆچانەکە تۆ منحرفەکە بزانە تۆ وەختی گەرەکت بوو فرە فکر بکەیتەوە فکرەکەی تو کەماغا یە دەلیلێکی هەزیە هۆ عەلاقەمەند بووگە بەم بە فکرەکەی فرە عاقڵ فکرەکەی تۆ فرە عەمیق فکرەکەی تۆ ئەویش دقیقەن زەهنە تۆی وا خوێندەسەوە تۆ حەساس بکە بەوەی کە تۆ بێژی ئەم ئەعتیادە بێش ئەس حەدە ئینسانە بەم گۆچانە دەلیلی وەسە چییە ئەڵماسی دیزیگە ئەمە ئەو هەدەفێکی تری هەست ئەو دقیقەن گەرەکێ تۆ بەمە پێی بووی کە تۆ ئەم ئاغا مؤتادە بەم ئەسا بزانە یە دوزیە کریاگە یە سەری ئەڵماس بریاگە ناگەهان پیاگی شیفتەی گاڵۆکێ بووگە ئەخەفێوا لە باوەشیە لە خۆی جگەی ناکات و ئەڕواتە حەمامتەکە خۆیای واتە ژێرە دووش کشتی مەشکوک بووگە کەسی نازانێت دەستکێز لەذا فکرەکەن دەستخۆیسی و ئەڵماسەکان وانی ناوە گاڵۆکەکە تەبیعەتەن ئەکسەریەتە مەردەم وا فکر دەکاتەوە
تەبیعەتەن تۆ داستان بنووسی وا فکرەکەیتەوە مەشکوکەوی خۆتیشوی مەشکوکەوی ئێماغا بۆ ئەم داگاڵۆکە لە خۆی گوم ناکا لە زمانێکە کەم گشتە ئەڵماسە نەماگە داستان نەزانی چییە تۆ لە تاقیبە داستانەمە نوکتەیەکەوەی خۆدا ئەم سوالەوێتەوە ئەم ئاغا هەدەفی چییە تەوەجۆ بکە تۆ فکر ناکەی ئەمە دزیەکەی کردگە کەرە ئەحمەقە ئەڵماسەکەی کردگە سەرناوە ئەمە تۆ فکر ئەەکەی لەگرا ئینسانە حقەپازێک موجودە کە خەریکە فەریبێکی تۆ ئەدا ئەتخەڵەتێنێ ئەگەر تۆ بەمە پێیت بێت ئەو وەختە ئەفەهمی حقە ئەساکەس ئەمما ئەم گاڵۆکە ئەڵماسی تیادا نەدیاگە انحرافێکی تر خەریکە بە تۆدا ئەو انحرافە چییە ئەو انحرافە دەلیلە ئەمەسە کە خەڵک پێی بە غیاب حوزورە ئەم ئاغا لە ماڵنەوە ڕۆژێ دزیەکە چه شکلیە داستانەکە کە تۆ لە ئاخرەوەی تۆ کارەگا حەریەکە تۆ بەمە فەیەوەی چی بووگە ئەم ئاغا شەوە قەبلیا چووگەتەکە شیرفرۆشە ماڵەکەیان هەماهەنگەکە پوڵێکی پێبا کە ئەم سوح وەجێ ئەو بێت شیر بێرێ لەزا لە باسە شیرفرۆشە کاتە بەری ئاگۆفتە نەمێنێ ژنە پۆڵدارەکەی مەشکوکە بە شووەکەی وە کارەگاهی بۆ دانیاگە و ئەم ئەزانێ کە کارەگا ئەم پیاگە تەعقیبەکە تۆژۆتکە پیاکە و لە باسە شیرفرۆش ئەڕواتە ناو کە شیر بخاتە ناوی ئاشپزخانە لە باسەکانی دەرتێری لە باسە خۆیە کاتە بەری لە ماڵ تێتە دەر لەگەلا شیرفرۆشێک چووە ماڵ ساحێ و ماڵەکە تێتە دەر هەرتیان یەکێکن دەفعەوە لە باسە شیرفرۆش دەفعەوە لە باسە خۆی تێتە دەرەوە ناگەهان چەند قەدەم لە ماڵ دوورەکەوێ گاڵۆکی پێ نییە وانمو دەکە گاڵۆکەکەی پێ نییە لە تاوە هەڵگرتنە گاڵۆکەکە دووبارە ئەڕواتە ناوە ماڵەکە تەوەجۆ بکە ئەم دەفع لە باسە شیرفرۆشە کاتەبەری ئەڵماسەکان ئەدزێ و بە لەباسە شیرفرۆش لە ماڵ ئەڕواتە دەر پس لەگران نیشانیدا کە وا لە ماڵە هاتکە بڕواتە دەر لە ماڵ گەڕیا گەسۆ شەخصێکی تریش وا لە ئەم ماڵە کە شیرفرۆشە و دەفعەیە دووەمی تر نایەتە دەرەوە شیرفرۆش ئەڕواتە دەرەوە ئێستا ئەم گاڵۆکە بۆ ئەچەسپێنێەوە خۆی وایە و خاترە ئەوەی کە ئەو ڕۆژە کە لە وەسەتە ڕێگە ئەگەڕێت و ئەڕوات و ناو ماڵەکە تەوجیه بووە کە ماغا معتادە بەم گاڵۆکە بۆیە نەیەتوانێت بێ گاڵۆک بڕواتە دەرەوە تەوەجۆت کرد و ئەم قسەیە کە من لێ پرسن کاکە تۆ بۆ گەڕایەتە چوتمەوە من گاڵۆکەکە من دەبیر چوو ئەخوا منتەقیە چونە ماغا معتادە ئەو گاڵۆکەکەی تەوەجۆت کرد خب ئەگەر ئەو گاڵۆکە موجود نەوایە و بازیە ئەم ئاغا لەم گاڵۆکە موجود نەوایە هیچ وەخت کارەگا پێی نایەوت بە حەقیقەتە جۆرم مجرم سەحنەی نەمایش بۆ تۆ دەستکاری دەکا هەر ئەم سەحنەی نەمایش دەستکاری شدە کۆمەک بە تۆ کاکە تۆ حەقیقەت دەیاکەی نە تۆ سەحنەی نەمایش پاکۆ بکەیت و نە فەرامۆشی بکەی بێژێ بە دەستکاری بوو بە فڕێدەن و دەرناخوا تۆژۆت کرد مەتۆدە ئێمە چی بوو کارەگاهیە تاریخی ئێستا ئێمەیشە بەڕەسی بکەین مەتۆدە ئێمە چۆن بە دەردە ئێمەخوا چۆن ئێمە پەی بەم جەنایەتانە ئەوەین لە تەریقە کتاوهایە کە نووسیاگە ئاغای ئێمەتی لە تەریقە کتاوهایە کە نووسیاگە ئێمەم کتێوانە کە نووسیاگە تاحتە ناوە تاریخ ئەیخوێنینەوە ئەمما ئێشێ کەشفی بکەین حقەکە وا لەکوێ ئێشێ وەختی کتێوەکە ئەخوێنینەوە بەم فەرزە بڕۆین لەبەرەوە تا قبل لە زەمەی کارەگاه بێتە ناوە مەیدان تۆ ئێشێ پرۆسەسێک تەی کردوێت ئێشەیەکی بانی لە تۆ کردوێت تۆ ئێستەخدام کردووی کە تۆ بە شوێنە کەشف ئەم مەتڵەبە بڕۆیە ناتەوە لە خۆتۆ تێناخوندی سوالە مەسەر بۆچی ئێشێ کابرایشی کورد لە ئیبتداوە واوارە ورودکە کاملەن جوابەکەی مشەخەسە ئەگەر تۆ زەهنێکی فعالە بوێ ئەگەر تۆ زەهنێکی پرسیارکەرە بوێ وەک وەختێ پێت ئێژن تۆ کردی و تۆ
پێتێژن تۆ قەومێکی سەرزەمینت چوار بەشە، بەشێکی وا لە ئێران، بەشێکی وا لە تورکیە، بەشێکی وا لە سووریە و بەشێکی وا لە عێراق. و تۆ جەمعیەتت 30 میلیۆنە، 20 میلیۆنە، 40 میلیۆنە، 50 میلیۆنە، هەرچی ئەم قەومە ناگەهان تۆ پێی ئەوەڵ دەفعە بۆ خاتریەوەی کوردی ئێرانیت، بۆ خاتریەوەی عێراقیت، بۆ خاتریەوەی تورکیت، بۆ خاتریەوەی موسڵمانی ئەکەویتە تاریخ خوێندن. ناگەهان بەرەبەرە لەم تاریخە کە تۆ ئەیخوێنی بە غەیبەتێکی کوبرای مەردەمە کورد بەرەخۆی. عەجەب ئەمە چۆنە ئەم کوردە لەم تاریخە هیچ حزورێکی نییە؟ ئەمە چۆنە دەربێحترین حاڵەت ئەگەر کورد حزوری هەست دەسوورێتە کە سەرزەمینە کوردەوار دەسوورێتە کە سەرزەمینە کوردەوار استراتێژیکترین منتەقەی زیستی و حیاتی جیهانە، پڵە بینە قارەی ئاسیا و قارەی ئوروپا، پردە بینە قارەی ئاسیا، ئوروپا و ئەفریقاس. سەرزەمینە کوردەوار مهمترین بەخشە ئەم گۆی زەمینەسە، سەرزەمینە ئەدیانە ئیبراهیمیە. توجهكي يا سرزمين مورد ادعاء أديان إبراهيمية، سرزمين آغاز بيدايش التمدن هايك كبحثية، أما كرد موجود نية، كرد موجود نية، أما يتسو عليك يقول بودو ناقهان أويني كرد ظهور أدري لتاريخها بشي شويك بشوي تكفر دكان بشوي سلسلة هاي بتشوك قيام كر بر عليه كي بزانا حقك دقيقا ولا بلا. مثلا قيام أبو مسلم خراساني كرد سيح جامقان، سؤالك إلى أخوات حقك والد شويا إيه أم كرد موجود نبو ناقعان لأبو مسلم خراسانية كرد موجودة. استحقي داستان والك بو أبو مسلم خراساني كرده، بو أبو مسلم خراساني كرده إيدكي شيشان أدان لشيء أجري بر عليه خلفاء عباسي قيامته. أما حقي أول تو موجود ني لبرك أبو مسلم خراساني كرده، لبرك بابك كرده قيام بابك بزان أم كردن نسر زميني هس، أم كردن دولتي هس، نحكومتي هس، نإمبراطوريتي كي برتم تراقي هس، لبركة لسولتي تاك أفراد ظهور بياكا، وأم أفرادانا يه حيترانو نمايشو معركية قدن ناقهن لتاريخ خارجه موجود نيوت. بزانا تو أبو مسلم خراساني تاز أبو مسلم خراساني نكشور تشكيلة دا نسلسلة حكومتي دروس أكا نبغى فتح أكا حيث وقت أبو مسلم خراساني ناويتو آلبوية، ناويتو تاهر اليميني وتاهريان، حيث وقت ناويتو السامانيان، حيث وقت ناويتو خارزم شاهيان، حيث وقت ناويتو قزنويان. أبو مسلم خراساني تاكيك ظهور أكا أجيد، بابك ظهور أكا وأجيد. أما النقطة كتو إشي وكو حق بيجري تو يسفقا حق كان كوكيتو متعلى أي تاريخ أي سؤالك يقول بلا تدروسني بو بأبو مسلم خراساني يجي كرد باشا أم كرد موجود نبو ناقهن لأبو مسلم خراسانية موجودة فراموشيك أجيت بابك فراموشيك لبريكا يجن حكومة محلية شبانكارة، حكومة محلية بالنسبة لكوي، حكومة محلية حسنوية، حكومة محلية فلان حكيكيش نية أهميتك تاريخية مهمة
بۆ یەک عیدە خاندان ئەکەنە حاکم تا ئیمتدادی ئەدەنەگا بەکەی ئێمەی کورد میرنشین بووین بەر ئەساسە تاریخێکی بەر ئەساسە تەواریخ نەوشتە بە زوانە عەرەبی بە زوانە فارسی و بە زوانە لاتینی خب تێنە سەر ئەمەی کە ئێمە کتیوێکمان ئەس بەناو تاریخە شەرەفنامە تاریخە میرنشینەکان ناگەهان ئەم کوردە بە سوورەتە میرنشین زوهور پەیاکە دووبارە میرنشینە ئەردەڵان میرنشینە بابان میرنشینە دووبارە حوقەیەکی ترتیتە بەرەو میرنشین سوالە گەورە زانی چی ئاغای نیعمەتی سوالەکە ئەمەسە بۆ قەبارێ هیچ دەوڵەتی گەورە نییە ئەمە سوالە گەورەیەکە بۆ ئەم کوردە وەختی گەرەکی ئستارت ڕاکردن بدات لە دەمترە ئەوڵا سەکتە قەلبی و جەڵتە لێدا ئەمرێ تەوەجۆ ئەفەرمووی چ دەستێک لەگرا خەریکە یەک سەحنەیە نەمایشی بۆ تۆ دروست ئەکا لە تەک ئەفراد و لە یەک سری میرنشین کە تۆ ئیشی دانیشی حەکایەتەکانیان تعریف بکەیتەوە ئای نێمەتی ئەگەرەکرێت لطفاً بمدە بەرە 4-5 پرسیار چون من خەریکە دیبەیتەکەم وە تەنهایی من هەر خەریکم خۆم سوال تەرحەکەم هەم خەریکم هەم جواوە دەمەوە مەسەلەیەکی مبهم موجود نییە کاکەمە خەریکم هەمزەمان فێر دەبم فقط نکتەیەکی بەزێنم مەسەلەیەک تا مەترح کرد بمێنێ بۆ دوایی ئەویش سەرزەمینی مەورد ئیدعای پەیامبەرانی جوولەکە کە دوای سوال دەکەم ئەوە لە زێنمدا ماوەتەوە وەلی بۆ دوای تەوزیحاتە بزانە کاک نێمان تۆ ئەگەر نکاتێکە من لە ئێبتداوە نەموت تنتن فشارم بۆ نێری بازگوینەکە مخاتەب نافەهمێەوە یارانە ڕاپەڕی نافەهمنوە دووبارە ئەم مشکڵ و مەعزە لە دروستەوێتەوە کەیسە دروست بەسەوە تۆژە ئەفەرمووی بزانم ئێستا خەریکم بۆ تۆ هەر نیشانە دەرزێرم تا جێنابت بفەهمی یا ڕاپەڕین یا یاران بفەهمن ڕاپەڕین لە کامە مێتۆد و ڕەوش ئیستفادەی کرد هاتە بە قسانەی مەترح کرد چۆن پێی بە حەقیقەت بردووە جەهانە کوردی دەرهاورد ئەم حەقیقەتە کێ کۆمەکی کرد من جوابم داوە تەقەلوبە سەحنەیە جۆرمە ساختی ئێمە بە حەقیقەتە کورد نەگەینی هەمن لە ئاسمان بوو وەحیم بوون ئێوە ئەوشتە مەدی نەزەرتانەوێت کە داستانێکی ئێرانی مەوجودە ئیمپراتوریەتێک لە دڵی ئەو ئیمپراتوریەتە گاهگاه نەفرێک سەرۆکەلەی پەیدا دەبێت بە نێوی کورد و غەیر دەبێت دروستە مەسەلەن کورد بۆ خۆی ئیمپراتوریەتی نییە واسەن گزارشێکی تاریخی لە کورد و لە مەردمی کورد نادرێت بزانە ئاغای نێمەتی من نکتەی مهمێکم وتم سەحنەیە جۆرم دائیمە نوقسانی واتیە تەوەجۆ بکە لەم نکتە نقصانیە ئەم سەحنەی جۆرمە کە دایانیاگە چییە بۆچی هەر تاکێکی کورد کە زوهور پەیاکە مهم جلوە ئەکات بۆچی ئەبوو موسلمە خوراسانیە کورد ناوێت و تاهر زولیەمینەی تاهر زولیەمینەی سلسلەی تاهریان دروستەکە تبقى ئەم تاریخە و تاهریان 300 ساڵ حکوومەتەکە بۆچی ئەبوو موسلمە خوراسانی کە تهدیدە خەلیفەیە بەغدادیشەکە تا فتح بەغدادیشەوە ناتوانێت سلسلەی موسلمیان دابێت و کوردی وێت توجه بکەن نقصانی واتیە دائما کورد ناقصە دائما کورد ناتوانێت بفڕێ توجه بکە لەگرا ئەم نقصانە مهمە شتێکی کەمانە ئەم سەحنەی جۆرمە کەمە خەیلێ کەمە وەلێ هەرکە لەولاوەتی دەوڵەتە کامل تەشکیلەدا بعد تۆ باز نمودەکانە لە تاریخە ئەمەسە تۆ دەوڵەتە حەسەنویەت هەست باشەم حەسەنویە لە قەلب دڵە ئەگرایە گرتگە بوو پەل ناهەوێتەوە و منتەقە بگرێ دەی ئێمە ئەزانی نە دەوڵەت ملت موجودە نە سازمانە ملل متحد موجودە نە شۆرای ئەمنیەت موجودە نە چەک و ئەبزار و سنوورەکان و مەرزەکان موجودن نا هیچ پەیوەستگیەک موجودە کە لە مقابڵەمانە مقاومەت بکە بۆ ئەمانە ئەو پەلە ناهاوێن کە مەسەلەن چەنگیزە مقولەی هاوێ سوال ئەمە سوالێکی گەورەست ئەمە نقصان ئیجادەکە نقصان لە ڕەوایەتە کوردی ئیجادەکە با من دیسانەوە دەسەر بگرم تۆ لە ئیبتدای کتاوە بێشەرەفنامە ئەخۆیتە مەقولاتێ
ئالەگرا تۆ پێی بە حۆقەکانەوەی حقی ئەوواو ئاغای شەرەفخانە بدلیسی کە قەرارە 700 ساڵە پێشم کتێبی نووساوێت دەرزەمانە سەفەویە ناگەهانتێت ئێژێ کوردەکان کێن ئەمە مەترحەکە ئێژێک لەو زەمانەی کە پێغەمبەری ئیسلام بوو نەقڵە ڕەوایەتە کە دانەیە کورد ئەچێتە حوزورە پێغەمبەرە ئیسلام پێغەمبەرە ئیسلام کە ئەم شەخصە ئەوێنی لە کراهەتە چهرەیە ئەم ئینسانە لە ناشیرینیە ئەم ئینسانە یەک دوعاکە ئێژێ خوایە ئێژێ تو خەڵک کوێی ئێژێ نی منە ئەکرات یا ڕەسوول الله ئێژێ خوایە ئەم ملەتە هیچ وەخت یەک نەگرێ ئەلی یەک بگرن دنیا نابوو دەکەن حقەکە دقیق وعلاگرا سوال ئاینەماتی ئایا ئەمە ئینسانێکی 700 ساڵە پێشە کە ئەزانێت عاملە تەشکیلی یەک حکوومەت ئینسجامە یا ئینسانێکی دەورانە مۆدەرنە دەورانێکە کە ئیستعماری دیگە کامیانە چون ئەم نوکتە معنای هەست کاورا لە مقدمەدای ئەنێت بۆ ئەم قسە ئەکا چون بەعدەن ئەم ئیسبات ئەکا مردم کورد بدلیل کەریه المەنزەری کەلە ڕەقی بێعەقڵی شەهوەت پەرستی چەتەگەری و فاسدی هیچ وەخت تەبدیل بە قدرەتێکی منسەجم ناون حقەکەوە لە ئەمە تۆ ئیشی لەگرا بیگری تۆ ئیشی سوالکەی ئەم حقە بۆ خلیاگەسە ئەوەڵات کتێوە ئەمە حقەسا يا إجي الأكراد طائفة من الجن سؤال الدوام كرد بو طائفة كن الجن بو الأتراك طائفة من الجنية بو الأعراب طائفة من الجنية بو الأفراس طائفة من الجنية بو الصينيون طائفة من الجنية بو اليابانيون طائفة من الجنية بو الهنغاريون طائفة من الجنية بو تمام مردمانك امرو بناو الدولة موجودا طائفة من الجنية بو كل طائفة من الجنة سؤال أما حقس تو كارقاه بي أفهمي ناجي براستي إسلام القوا باوكو براستي كسيفة ومحمد كي كسيفة قو تقصي واناكي تو إجي أما خيلي مهمة أما حقا تو أعلى قراب هي أوي جنايتي قرار اتفاق بكبي وأمسحنا آرائي ساختجية أم كتاوة بشرف نامة ساختجية ولي تو أم كتاوة دسلين عادي أم كتاوة تشي چابي كرجة أمين زكي بك حما عليا أوني وأو يارو كاوراي لايسنا كبعدن درچو جولة كبهايين من هاوردن مناوة كان يعني من بيچو ليسا لدي بيتا كان هاوردن لكن ما إجازة السؤال بكم بيش بحثي شرفنا بشرفنا مواد كرد والطائفة أو إشارة بچند شخصيت كرد الشخصيت كان یک دفعه سر دردينن بناوي كرد وغيب دبن خب اصولا چه ضرورتێکی هەیە ئشارە بکرێ مثلا نەفەرێک هەڵتۆقی لە تاریخدا بە نێوی کورد و سەحنەیەکی ناقص دروست پێ و حەس بیکەن چه ضرورتێکەیە کە ئشارە بکەن کە ئەوانە کورد بوون بێ ئەوە چه داستانەکە بۆ ناقصە بۆ خاتری ئەوەی حقیقەتێ بەناو کورد مەوجودە تۆ ناکرێ هیچ نەخشێ بەم کوردە نەدەی مفهوم كرد موجودة وأم مفهوم كرد لوجود تمام أم إنساناني سرزمينه هس لذا تو سر تو ملغمة دروسكي چشت مجاود دروسكي حليم دروسكي تو هم زمان كأيجي كرد هس يجي تركيش هس چركسيش هس يهوديش هس أرمنيش هس تو هم زمان يجي فارسيش هس توجه أكي بله كرد هس ولی بیسی تریش هن ایستا بیسکان همیشه اربابن ام کرد دفعه دانه که علی اعتراضی اکو جیتو دانه که علی اعتراضی اکو جیتو ناویتو قواری امانه بله توجه روایت صحنه سازیه که واو تویجی قرار ایمه اما باور کن
ببزان قاتل سەحنەی جۆرم جۆرێک ئەچنێ کە تو باوەڕکەی ئیستا پۆلیس بزانە شێرلۆک هۆمز کەی تێتە ناوە جێنایەتێ وەختێک دەستگاهە ڕەسمی و عەقڵە ڕەسمی ناتوانێ ئەم جێنایەتە حەلکە سەحنەیە کە ئەیسازن بۆ عەقڵە ڕەسمی ئەیسازن بۆ کارەگاهی ناسازن تۆ ئەبینی لە داستانە ئەگاتە کریستیا لە داستانە پوارۆوە پۆلیسەکەی ئسکاتلەند یارد ئەحمەقێکی بەتەمام معناست کە ڕەوایەت ئەکا لە عەقڵە ڕەسمی و عەقڵە حاکم دائما ئەحمەقە وەختێ پۆلیسەکەی ئسکاتلەند یارد قابل بە حەل لە ئەم جنایەتە نییە کەسێک پوارۆ ئستخدامەکە بۆ حەل لەم جنایەتە لە داستانە شێرلۆک هۆمزی شاواسە عەقڵە ڕەسمی کە پۆلیس نەمایندەیسی لە سەحنەیە جنایەتە ساختگی ئەو مەدارەکەی کە گەرەکیسی پێیەوە و ئەو مجرمەی کە گەرەکیسی ئەیگری چون سەحنەیە جۆرم تۆ بەرەو مجرمێکەوە کە ئەو مجرمە نییە مثال عەقڵە ڕەسمی لە ماجەرای گاڵۆکەکە کە وتم پێت ئێژێ ئەم پیاگە درۆ ئەکا کە ئەم گاڵۆکە ئەلکێنەوە یەکۆ چون دزی کردگە و ئەڵماسەکان وان لای ئەم گاڵۆکە بۆی چون ئەیواتە ناوی تەختخاوەکەی خۆی چون ئەیواتە ژێرە گشتتان وا فکرەکەنەوە عەقڵ ڕەسمی وا فکرەکاتەوە خۆ چه اتفاقێکەکەوێ حەملاکەین کاورا ئەگرین گاڵۆکەکەی لە دەست ئەسێنین گاڵۆکەکە ئەدەینە دارتاشێک بیوەڕێ دەرەکەوێ ئەڵماسی دیانە سوعالەکەین ئێمە لە گرا فەرزەکەمان باتەڵ بوو عەقڵە ڕەسمی بە ئینحراف چوو نەیتوانی سابتی بکە سوعالەکە باش دەیتۆم گاڵۆکە بۆ بریتۆقی خۆدا ڕاستی تۆ ئەو ڕۆژە لە ماڵ چوویتە دەرۆ بۆچی گەڕیایتۆ ئەو هاتکە دەرۆ خۆی نیشانە کارەگاهەکە با کە کارەگاهە ژنەکەی اعتراف کە کەماغا چاوی پێکۆتکە لە ماڵاوگە و ڕۆژە دەرسێتەکەم بە عنوانە شیرفرۆش دووبارە خروجەکەوە لێ لە ماڵایت تەوەجود کرد لەگرا دەست چۆن ئێمەی فەریبدا ڕەوایەتە ڕەسمی چۆن فەریبیدا بە حوقەیەکە بەکاری بێت حوقەکە چ بوو ئەساکە بوو ئێمە گشتمان فکرەکەین ئەم پیاگە دزە پەدەر سوختە چون یەهۆ ناگەهان عاشق ئەسایە بووگە گاڵۆکی بووگە لذا ئەڵماسەکان وانە ناوی چون ئەم گاڵۆکە فرە مهمە ئەڵماسی واتیە تەوەجۆکەی لذا ئێمە تەمامە شەکەکانمان بەسەر ئەمە دانین قبلەیش سوعالمان لێکردگە کاکە تۆ ڕۆژە بۆ گەڕیایتەوە ئێژی وەڵا گاڵۆکەکەم نەبی چوو سێ قسەی مەسخەرە ئێمەتیوە گاڵۆکەکەم نەبی چوو بوو گەڕامەوە باوە هیچکە باوەڕ ناکە ناگەهان گاڵۆکەکەی ئەم ئاغا بە حوکمە قەزایی ێژن تۆ قاتڵی تۆ بە جرمە قەتڵ ئەگیری گاڵۆکەکەی ئەدەڕنەوێن گاڵۆک ئەڵماسی تیا نییە فەرز باتڵ ئەوێت و کابرا مبەڕا ئەوێ دزیەکە کەش ناوێت ئەمە کارەگاه چیەکە ئەیژێ ئەم گاڵۆکە حوقەکەس ئەمە ئەڵماسی تیان نییە اتفاقا مجرم گەرە کێسی ئەمەم گاڵۆکە بوێنی و ئەو شتێک کە ئەوەڵی بار بە عەقڵە عەمیقە ئێمە پێوەین ئەمە ئەڵماسەکانی جیگۆ کێسێنایی ئەم گاڵۆکە و خەریکە نەمایشەکە اتفاقا ئەمە بە عەقڵی گشتیەکە بە عەقڵی ڕەسمی وەردەمیشەکە چون فکرەکە عەمیق فکرەکاتەوە تەوەجۆت کرد؟ بەڵێ کاکێمان پرسیارە دەکەم موجبارم خارج لە بەحسەکە نەبێت ینی مطمئنەن زۆر بەربڵاوە ئێوە فەرمووتان کە حەقیقەتێک بە نێوی کورد مەوجودە کە ناتوانن کتمانیکەن کە مەوجودیەتی تاریخی نیە بەنابەرین دێننەوە حەقیقەتە شکلێکی دیکەی پێدەدەن و بە جۆرێکی دیکە معرفی دەکەن ئەخە مەسەلەیەک هەیە کارەگای تاریخی بۆی من نامۆمکەنە کاکێمان چون ئێمە حەقیقەتی کوردمان هەرو شتانە دەدی کە دیگەران ڕەوایەتیان دەکرد مثلا ئێوە باسی حەقیقەتی کوردی دەکەن بۆ ئێمە حەقیقەتی کوردی هەرەوە بوو کە کتێبەکان تێیاندا بوو بۆی ئوسوولەن ئێمە مەسەن بە فکرمان نەدەگەی کە داستان شتێکی دیکەیە وە کورد ئوسوولەن شکلێکی دیکە زندگی کردووە کاک پێمان ئەم سوالەت وازح نییە زانی بۆ وازح نییە من تێگەیم لە منزورە جنابەت سعیکە وازحتر سوالەکەت بکەیت منزورت ئەمەسە کە ئێمە کولەن خەڵەتیاگین ولذا فکرمان نەیە کە جۆرێکی تریش لە کورد مەوجودە یا ڕەوایەتێکی تریش لە کورد مەوجودە پس بۆ ئێمە بەشەیە بەم پرسیارە بگەینە دروستە بەڵێ دقیقاً ئەمە کاملەن شتە قەشەنگی کەم سوالە کردە زین داستانەکە چیە کاک پێمان
داستانەکە ئەمەسە لە ژێرە حەجمە و حملەیە کە بە ئێمە کریاگە تۆ وەختی متالعەیە ئەم تاریخەکەی ئەوێنی بە پێچەوانەی ئەوەی کە ئێژن کورد مردمێکی قارەمانە کورد مردمێکی ترسە زاورە بە پێچەوانەوەی کە کوردیشی مردمێکی ئەخلاقی وێ کورد مردمێکی خێری بێ ئەخلاقە دزە شەهوەتیە بعد توتی لە قیاسە خۆت و دەست پێەکەی بزانی تۆ شیکی یا دواکەوتگی تۆ عاقڵی یا ئەحمەقی تۆ شەهوەت پەرستی یا ئینسانێکی یاخید لە قیاسە خۆت و دەست پێەکەی دنیا بە تۆ ئێژی تۆ ئەحمەقی دنیا بە تۆ ئێژی تۆ نەفەهمی دنیا بە تۆ ئێژی تۆ شەهوەت پەرستی وەلی تۆ ئەمە لە خۆتا ناوێنی ئەمە لە هیچ کەس کەمتر نییە مثال بدەم مثالهای سادە بدەم بەرە پێ تۆ تماشاکەی تۆ وەکو پیادێک مەوردە پەسەندە هەرچی ژنە دنیا هەی لە ژاپۆنی گرتگە تا برزیلی لە پاریسی گرتگە تا ڕووسی خۆشەتی لێت قیافەی قەشەنگێکە دەست ئۆکەی ئەگاتە حەوزەی ئەقڵ وەختێ تۆزی زوانە خارجی فێرەوی تۆزی فیلم تماشاکەی ئەوێنی تۆ ئەتوانی تەشخیص بەی سناریۆی ئەم فیلمە چۆن داڕژیابێ و ئاخر ئەم فیلمشی بەرەو گوێ بڕوە تۆ لە معنای کەلام تێ ئەگەی تۆ لە حەل معەما یەدێکی خاسە هەست سوال یعنی ئەم کوردە لە تو لەم تاریخە چواری بۆ کومنیتیانەوە سوالە پێرەوە ئەم سوالە بوو تاکێک دروست ئەوێ کاک پەیمان لەگرا ئەشی ڕۆحە تاریخی کورد بێتە بەرۆ کارەگاه ئستخدامکە ڕۆحە تاریخی کورد بە سوورەتە چی تێتە دەرۆ لە ناخوداگاه هەتۆ تێتە دەرۆ لە ناخوداگاه هەتۆ تو یەسری کوانگۆلگۆ هەتەس کوانگۆلگۆ مرد کوانگۆلگۆ قەهرەمان تەوەجۆکەی کوانگۆلگۆ دانا کوانگۆلگۆ سەنگومەندار کوانگۆلگۆ سەفیدخانت هەست ئەیدادە بێداد لەگرا تۆ خوەت ڕۆحە کوردی تۆ مستەخدم ئەکا بە کارەگاهی من ناتوانم قبول کەم کە من منتەسەبم بە ملەتێکی هاڕیاگی شەهوەت پەرستی کەسیفی بێ ئێرادەی بێ عەقڵی نامتەمەدنی شوانی شوان سفەتی ڕەعیەتی ڕەعیەت سفەت ناتوانم قبول کەم بزانە من ئەتوانم قبول کەم سەتحە تەوسعە لە جوغرافیایەکە منتەقە بە منتەقە ئیمکانی هەیە فەرق بکە مثالە دەمها مەسەڵەن بگرێ مەسەڵەن بێژم تۆ لە دیاربەکرا خەیلی تەوسعە پەیدا کردتری تا مەسەڵەن کەلار تۆ لە کەلارە خەیلی تەوسعە پەیدا کردتری تا گەناوە تۆ لە گەناوە فرە تەوسعەت پەیا کردە تا تایبات تەوەجۆکەی من ئەتوانم ئەمە قبول کەم بەڵام ناتوانم ئەمە قبول کەم ڕەوایەت مستەمەر ئیسرار لەسەر چیەکە ئیسرارە لەسەر حماقەتە کوردەکە لەسەر شەهوەت پەرستبوون کوردەکە لەسەر تەفرەقەیە کوردەکە لەسەر جنایەت کاربوون کوردەکە لەسەر قەوارەی بچووکە کوردەکە و ناگەهان هەر دەحفە یەکێک تیا زوهورەکە بە هیچ وێ ناکات تۆ ئەم نەرەیشنە لەکوێ ئەوێنی لە داستانە قەهرەمانهای هالیوودیە بلەخەرە من کە پەیمان حەیدەری بم و ئاغازگەرە ئەم جەریانە بم لە دنیای ڕوا زەندگی یەکەم لە دەهەی هەشتای میلادیە لەدایک بووبم ئۆکەی پس من لە زمانێکە مەوجودیەتم پەیا کردگە لە ئەواخر قەڕنە بیستومە کە دنیای ئەمڕۆ تەقریبەن شەکلی پەیا کردگە من چەکە ئەبزارەکان لە دنیای ئەمڕۆ ئاشنام تۆجۆکەی من تەکە ڕەوایەتە هالیوودا ئاشنام تەکە ڕۆمانە چیرۆکە داستانە مێتۆدە عیلمیە ئاشنام خیلی ئاشنام ئۆکەی تۆ ئەوێنی لە ڕەوایەتە هالیوودە سینەمای هالیوود و بۆمباران و تەسویریە جەهانە سەرمایە لە ئۆلیڤراڵیا یەک قەهرەمان موجود تێ ناگەهان یەک قەهرەمان هەڵەسێتەوە و ئەم یەک قەهرەمانە بە تەنهایی ئەدا لە دەوڵەت و دەوڵەت ئەیکوژێت
دەوڵەت یەکسەری ئەناسوری واتە کە دەرحەقەماغا زۆڵمەکەن تۆ لە فیلمەکە ئەیوێنی و ئەمە قەهرەمانە و ئەیکێشنە جێگەی یەک نەفرە قیامەکە و لەبەی نەچێت تو حەزەکەی بەمداست بەڵام ئەم قەهرەمانە هیچ وەخت جۆری ڕەفتار ناکە مەجموعەیەکی تر ئینسان دروستکە بەر عەلەیهە سیستەمەکە بڕوا هیچ وەخت چون ئەمە خەتەرناکە تەک قەهرەمانت لە ئینسانە ئازاد بۆ دروستەکەن کەمە هیچ کوێ خب تۆ ئیشت بە حوقەکان پێی بۆی ئاغای نێعمەتی فکر ئەەکەی من توانیم بە جەنابەت وە بە یاران کۆمەک بکەم پێی بە حوقەکان بوات ئومیدوارم کە بتوانین کاک پەیمان ینی خۆشمان کە مطالعە دەکەین بتوانین تەرحی پرسش بکەین نه بزانە کاک پێمان مەسەلەم پرسش نییە جەناب سوالێک لە من کرد وتت ئێمە چۆن بەمانزانەیە کە کورد ڕەوایەتێکی تری هەست وتم بە تەزادەکانێک کە لە دەروون توا کۆلۆنگۆکان پاڵە پێێنێ لە ڕەوایەتی کاکەیشنەوتونی ئۆکەی و ئەمە بەعاسەوێت تۆ پەیگیرە فرە کەسێکم کانێز بەمەگەیوێت ئەمە بێخیاڵی بووێت ئەمە ئیگنۆری کردوێت ئەمە بژ بەمەش بژی هەرە مەسە کتێوی دوو کتێ و سێ کتێوی خوێنێت و بارە چوارم چۆن ڕەوایەتە قاڵە بووکە بۆمبارانی یەکەن لە ماشینە لە ماڵە لە مزگەوتە لە حەوزا لە هەرچی جێگا لێ ئەدەن قبوڵیەکە خۆ وەلی کەسێک دەست هەڵگیری ناوێ و من دەست هەڵگیری نەبوو تەوەجۆش بکە کاک پێمان نێنەتی سوشیال میدیا و ئیمکاناتێک کە ئەم جەهانە نیە اختیارم با بزانێ ئەمە فرینی ئەمە لطف دەرحەقەی ئێمە نەکریاگە ئێمە مەحسوڵاتە سوشیال میدیاین کالاین پوڵی بۆ تیری تۆژۆکەی بەڵام ئەم کالایی بوونە ئێمە بۆ سوشیال میدیا و بۆ شەبەکەهای دنیای لاهوت حداقل ئەم قدرەتی بە ئێمەدا ئێمە بتوانین نەزەراتیشمان لەم حەوزە استفادەکەین بزانە چ قسەکانە من چه قسەکانە کەسانێک وەکو ندایاسی و تەتەلو و سێرەکەریم و هەسێرەکەریم و نەزانم ئەم شەل و شەیتانە کە ئەتوانی مخاتەبێکی فرە بگرێت خەریکە مردم تێرێتە دنیای لاهوت بۆ ئەمانە ئیستا هەسێرەکەریم فەحاشەگەری پێکات ندایاسی فەحاشەگەری پێکات یارانە ڕاپەڕینیش خەریکن مەتنە ئینقلابی پێهۆنەوە کاک پێمان خەڵک وەزانێتە من نایەڵم جنابەت قسە بکەی ئەوە باری دەهۆم خەریکن بە من ئێژن کاکە بێڵە بە ئەویش قسە بکە ئەوە لە دیبێتەکانی تریشا کە دوو کەسە بوو ئەهوت کە بێڵە بە تەرەف مخاڵ قسە بکە من بە تەرحی سوالەوە هاتمە خدمەت جەنابان کاکەمان تەبیعەتەن جوابی سوالەکانم دەگرم و لەحزە بە لەسەر فێر دەبم وەکو ما بە قیاران ئەگەر ئەم داستانە یاران تێگەیش بێت نیە سوالەکەمە دەتوانین مەترەحکەین وەلی کاکیمان لە جگایەکدا ئشارەتان کرد سەرزەمینی پەیامبەرانی مورد ئیدعای جوولەکە خب سوالێک بە من پێشات بۆچی تەوای پێغەمبەرانی مورد ئیدعای جوولەکە لە سەرزەمینی کوردەوارن ئایا ئەوە دیسان چاڵێک نییە بۆ ئێمە هەڵیان کەندەبێکە سەرزەمینی ئێمە شناسنامەیەکی جوولەکەی پێ بدەن خب وەختێک تاریخ مطالعە دەکەیت سەدان هەزار پێغەمبەر هەن تەواوی لە کوردەواری ئێمە بە دنیا هاتون قەبرەکەشیان لێرە مەوجودە بۆ ڕاز لە کوردەواری ئێمە ئەگەر داستانێک لە پشتی نییە بزانە کاکە پەیمان نێمەتی مەچۆرە ناوە ئەو مەقولە چون ئێشی ئێمە ئەم مەسئلە بوەسین ئەو مەقولە ڕەبتی هەست کە ئێمە حل لە ئەم معەما بکەین ئێستا من ئەو جوابم پێیە ئەتوانم جوابت دامەوە تەوەجۆ فەرمووی مەگەر ئیسلارت بێت من نەمگەرەکە ذهن پەراکەندە بێ مەبحەسەکە بە لارۆ بچووە ئێمە فعلا خەریکین ڕەوشە ڕاپەڕین بەڕەسیەکەین ڕەوشە کە ئێمە پێی بە حەقیقەت ئەوەین بزانە ئێمە خەریکین ئبتاڵە چیەکەین ئبتاڵە ئەوانەی ئەکەین کە مدعیان یعنی ساحران شعبە دەبازانێکن کە گەرەکیانە هەمان کار بکەن کە ڕاپەڕینێکە و ناتوانن تەوەجۆکەی ناتوانن گەرەکیانە منحەرەفی کەن ناتوانن بۆ ئێمە چۆن بەم حەقیقەتە پەیمان بەرگە و ئەزانین حەقیقەتەوە ئەزانین دەسی پێ ناخوا خوای وحی کردە پەیمان ئەمانە ئیسرارەکەن ئەزانە کاک پەیمان وەختی گەرەکیانە حەم دەکەن بە مەتن ڕاپەڕین ئەزانی چی ئێژن تام پێت پێشم لەو دەسە چتانێک هێژن پەیغەمبەر بازیەکەن مردم لە دەمی دەسیترین مەفهومێک کە بە نەزەر یۆچتە قەشەنگێکە ئستفادەکە کە لە زوانەکەی هەست مەوجودە یەکێژی پێغەمبەر یەکێژە پرۆفسۆر یەکێژە دکتۆر یەکێژە فیلسوف یەکێژە کاکپەیمان یەکێژە شای شیرین سەفەر یەکێژە شای شیرین سوار یەکێژە شای بەرزەمەل هەر کەس تەوەجۆ بکە لەمە ئەمە حەملەیەکەکەیکەن
حملەی دووەم ئەڕۆنە سەر شخصیتم هەچێک نادۆزنەوە هەچێکیان بەوتن نییە ئەمەکێ مشتێ دەهاتیە کارمەندە نظامە سڵتان مەسەڵەن هەڵەگەڕێنێژن فڵانی پەنا هەندەست ئەمە لە چ عەقڵێتی کوتی گەرە کەسی من بچمە فازە ئەو بۆ بێژم نا من زندگی فرەخۆشێکم هەست من لەگەڵ پوڵم هەست کارم هەست تۆ نیسم بزانە من ئەفەهمم سەرزەمین چییە ئەنا مەسەڵەن کاورایە دیواندەریە حاڕیاک لە بینە دوو بەردە دیواندەرا گیری کردەکە خیلی متەفاوتە تەکەمنێکا کە دنیام دیگە من خیلی چاو و گوێم لە هەرچی زەمینە تێرترە تا لە کاورای دیواندەری حاڕیاگیوانە دەبینە دوو بەرداگیری کردی سێشە بە حەسرەت و بە تەوەهومە شەوهای سەتەلایتی تا بەیانی کە لەسەریا تەقێ تەوەجۆ فەرمووی ئێمە ناڕووین حەوزانها دانێ ئەحمەقە تەوسانە یافتە گەرێکی وا حەملە بکاتە تەرەف پەیمانە حەیدەری دانشگا نەچووکە پەیمانە حەیدەریجە ئۆمین دانشگا نەچووکم و ناڕوو بێسەوادم تۆ باسەوادی خوشا بە حاڵە تۆ کە باسەوادی بیسەوادی وەکو من هەڵات دەکێنی ئەمە خۆ تۆیشی بڕۆی بمری یا مەسەڵەن چون لە ناوە ماشینەکەما دیبێتەکە من کارەکەم زندگیم هەست خۆ جاسووسە کەس نییەم ئیشە بڕۆم کارکەم تا خەرجە زندگی خۆم و ناڵم دەربێرم وا من ئەی ماشینەکەما دیبێتەکەم چرا چون محیتەکە باشترە من ئەتوانم کەلامم بەربەم ئەتوانم بەری بەم دیمەنەکەی بەرچاوم قەشەنگترە خۆ کاورە هەڵەگەڕێت توێژێ هۆماری نییە ڕاتە نای ماشین یەگەرکە مەسەڵەن تۆ ئەمە حەملەز بە من ئەیکەی شتە قەشەنگی چ خراوێکە یا مەسەڵەن کاورایەکی کاورا سیگارە کێشێ بزانە من ئەگەر کارتۆن خاوی شوم هیچی لە محتەوای کەلامە من ناگۆڕێ تۆ بۆ محتەوای کەلامە من هەڵقەتیاگی تۆ بە محتەوای کەلامە من بنەبووشە کەسیفت دەرکەوتکە تۆ بە محتەوای کەلامە من جەهالەتت دەرکەوتکە بوو گەنە لێ هەڵەسێ دەی خۆ ئەگەر ئەمە لە کارتۆن خاوی دەرهاتوێت و لە قەسر نشینی دەرنەهاتوێت خەیرێ بەدا بە حاڵەتەوە تۆ نیشانەدا تو چ کەرێکی تو چ چوارپەیەکی وڵاخی ها کە دانەی کارتۆن خاوەتوانی واتانە پێ بکە تەوەجۆ فەرمی کاک پەیمان کابرا بە تەبعاتە قسەیەکە ئیکا پێی ناوە ئیسم خەریکم بە تۆ ئێژم ئەم مەتۆدە ئێمە چێ شەکڵیە چۆن ئێمە مەسەڵەن کاوراتێ نێژین بێشەرەف چۆن بە قازی محەمەدیژین بێشەرەف چۆن بە قاسم نێژین بێشەرەف ئەوامە لە دەوڵەتانە منتەقە بنەجوولەکە هار بووگی لە خۆمان و جوێ نەدەین نه لەگران ڕەوشە تحقیقیە مەوجودە چۆن ئێژینە مەگشتی کاری جوولەکەس چون موسڵمانین قیلمان تێ لە جوولەکە بابام مردمە کاولە زانی کە گەرەکی حەملە بکاوە ئێمە دلیل هەست دلیل ئەم سەحنە ئارایی جوولەکە کردی گێسی تەمامە ئەم سەحنە جوولەکە داینیاگە و تۆ پێیەوەی کە قاتڵ جوولەکە هەست و لە ڕێگەی سەحنە ئاراییەکەی خۆی و پێی بە حەقیقەتەوەی بزانە کاک پێمان نێمەتی من ئێستا نوکتەی مهمێکم و دیسانەوە تکراریەکەمەوە حتا تۆ لە ساختارە دروستکردنە دەوڵەت تێنەگەی نافەهمی عاملە ئەسڵیەک بەناوە عاملە وەحدەت یەکێتی و ئینسجام عاملە مهم و دەورە ئەسڵی ئەمێنێ لە دانانە قودرەتە کاکە گیان 4 نەفەر ئێشێ لەسەری یەک چت کۆبوونەوە کە بتوانن دزی بکەن کە بتوانن مشت بۆشێن ئەم چتە چییە تەماعە پولە غەنیمەتە سێکسە یەک شتێ ئێشێ وەکو مقناتیس ئەمانەی گرتوێوەیەکە یەک هەسپێ مەوجود وێ بۆیە تۆ ئەزانی ئەوەی کە شەرەفنامەی نووساگەر لە ئیبتداوە دلیل دەوڵەت نەبوونە کوردی تەوزیحداگە و ئەمە حقەکەس ئەو ئەزانێ کورد قەرارە مەوجودیەتی قدرەتی و دەسەڵاتی نەبێ ئەو ئەزانێ ئەو کارەی بۆیە کردەگە لە ئیبتدای مقدمە خەریکە چی بە تۆ ئێژێ ئەکرا تائیفەتو من الجن پێغەمبەری ئیسلام دوعای کرد وتی خوایە ئەم مردمە کەسیفە کەریه المەنزرە قەد یەک نەگرن قەد یەک نەگرن یعنی چی کاک پەیمانێتی یعنی هیچ وەخت تەبدیلە بە قودرەت نەون ئەمە حەل لەوێەوە کاڵیە ناو زەهنە تۆ کە کورد نە دەوڵەت ئەوێت نە قودرەت بووگە نە ئەوێت و قودرەت چون پێغەمبەر نفرینی کردە ئێستا تۆ باوەڕە بە پێغەمبەری ئیسلام نییە بەڵام تۆ قبوڵە کردە کە کورد هیچ وەختێ ناوێت و قدرت و نەوگەسە قدرت و قدرت نەوگە
و ناوی بوێت چون لێو دوا بە دەلایلە ترتێتە ناوە بە دەلایلە شەهوەت پەرست بوون چەتە بوون دز بوون ئەقڵ قوفڵ بوون ئەحمەق بوون بەو دەلایلە تێتە ناوی تۆ باوەڕ ناکەی بە محەممەد پێ باوەڕ کە بەسەر ئەمریکەمانە ئەحمەقن شەهوەت پەرستن وەکو کولە ئەزهێن یەکێ چوارژن ئەخوازن پوڵ زیاتریان دوێژنە زیاتر ئەخوازن لەگرا تو حقەکە پێی ئەوەی فێڵ ئەو فێڵەکەیکەن ئەو کەڵەکە ئەو خودعە نازانم بە چەند و شەوتم میتر امیدوارم کە کاورا تێگەی بێ مەزمونەوە چییە تۆجۆکەی لەگرا ئەو حقە تۆ بیگرە ئەمە حقەس ئیش بزانی سەر ئەم حقە بەرەو کوێڕوا ئەمەی دانیاگە تۆ ئەمە بوێنی ئەمە بوێنە کورد فاسدە کورد بۆگەنە کورد شەهوەتیە کورد کەریه المەنزەرە کورد پێغەمبەری ئیسلام دوعای لێکردنە کورد حەدیث ئیمام جعفەر سادق ئەیژێ طائفة من الجن ئەمە بگرە ئەمە بمبارانە زەهنە تۆکە تۆ ئەمە بوێنە چی خەریکە لە تۆ ئەشعارێتەوە حەپەلوشکردنە سەرزەمینە کوردەوار لە بینبردنە جیهانە کوردی و مەفهومە کورد و تەبدیلکردنە کورد بە قەوم و ئیتنیک بە تەوایف بە زهورێکی میرنشین لە هەر کوێ دەوڵەت و حکوومەتێکی گەورە مەوجودە ناوی کورد نییە وەرێ لە هەر کوێیەکە دوو دانە کنارا و لە کیاگەوە یەکتری و چوار دانە خوێڕی واتیان میرنشینە ئەتەوەجۆکەی خۆ ئێستا با بێنە سەر نوقسانیە داستانەکان بۆ نوقسانن ئای پەیمانە نعمەتی زەحمەت بکێشە جەنابەت یەک لە ویکیپیدیای خوێنیتەوە لە هەر کوێی خوێنیتەوە با ئێمە بەڕەسیەک بکەین لەم مێتۆدە کە من وتم تا بە حەقیقەتێ پێی بووین یەک کار بکە لوتفەن بڕۆ تاریخچەی لە ئیمپراتوریە بیزانس بخوێنەوە بیزانس کوێست ئیدعای تاریخی ڕۆمە شەرقیە کوێست هەمان سەرزەمینە کە لێو دوا ئیدعا ئەکەن سوڵتان حەمەی فاتح گرکێسی کۆنستانتینۆپۆل ئەمە یەک جەنابەت لوتفەن ئەمە بخوێنەوە دوای ئەمە لوتفەن ئاغازە پەیدایش سلسلەیە تەزارە ڕووسیە بخوێنەوە لوتفەن ئەمە بە یەدیش نووسریاگە یەدیش فرە نزیکە لە گۆرانی هەر کەسێ گۆرانی بزانێ لە یەدیش تێگا بخوێنەوە کاکە پەیمان بەڵێ من مستەقیمان چوومە ئەوەڵین ئادرس ویکیپیدیا گەشتیاری نەبێکەکەمە فەرموو خواهشەکەم امپراتوری روم شرقی که با عنوانهای امپراتوری بیزانس و بیزانتیوم نیز شناخته می شود ادامه امپراتوری روم در سرزمین‌های شرقی این امپراتوری یعنی بالکان، آناتولی، شامات، مصر در طول دوران باستان متأخر و قرون وسطی بود و پایتخت آن کنستانتینوپل استانبول امروزی بود در سال 395 کاک پێمان بگرە پس ئێستا ئەم سەحنەیە جۆرمە بە ئێمە خەریکە ئێژێت یە ئیمپراتوری ڕۆمێ مەوجود بوو ناگەهان کەس نازانێ بەر ئەسەرکی کەس نازانێ ئەوێتە دوو بەشێک ئەوێتە ڕۆمە غەربی بەشێک ئەوێتە ڕۆمە شەرقی عاملە ئەم ئینشقاقە چییە دوو ڕەوایەتە مختلفە مەسیحیەتە ڕەوایەتە ئەووەڵ ڕەوایەتە کاتۆلیکە ڕۆمە غەربی بە مەرکەزیەت واتیکانە کە ڕۆم لە بین ئەچێلی و دوای لەسەر کۆڵەکەی واتیکان حکوومەتە شاهانە مەحەلی لەژێر لە فەرمانە واتیکان دەست پێکا حکوومەتە دووەم لە کۆنستانتینۆپۆل ئەستانبوڵە ئەمڕۆژی دروست ئەوێت مەسیحیەتە ئۆرتۆدۆکسە عاملە بە وجود هاوردنە ئەمانە چییە دینە ئیبراهیمیە بە دوو ڕەوایەتە مختلف پس لەگرا تۆ ئشێت دوو سێ نوکتە بەگری عاملە بە وجود هاتن ئەم دەوڵەتانە مستەقیمەن لەگرا ڕۆمە شەرقی دەرئەسەرە ڕەوایەتە یەهود بە وجود دێ مەسیحیەت ئەدیانە ئیبراهیمی ئەویش قەراعەتە ئۆرتۆدۆکسی تەوەجۆ بکە بە گوستەرەی جوغرافیایە کە معەرەفی ئەکا لە بیزانتین دقیقاً هەمان گوستەرەی مەوردە ئیدعای خلافەت عوسمانیە شامات ئەناتۆلی مصر درسته
خب ادامه بده. پس امانه اشی تو لمد نظر تاوید لمد نظر تاوی امانه. بله. در سال 395 میلادی امپراتوری روم به دو بخش شرقی و غربی تقسیم شد و بخش غربی در سال 476 فرو پاشید. این امپراتوری از سقوط امپراتوری روم غربی در سده 5 میلادی در امان ماند و در زمان ژوستینین بخشی از سرزمین‌های پیشین در دست روم غربی را هم ضمیمه خود کرد و به مدت 1000 سال به حیات خود ادامه داد تا اینکه در سال 1453 میلادی توسط امپراتوری عثمانی ساقط شد. بزنه کاک فێمانە نێمەچی نکتەیەکی تر هەر لە ویکیپیدیا موجودة. أصلا إمبراطورية عثمانية قبل زوي تبديل بإمبراطورية عثماني بووە إمبراطورية عثماني بووە. توجهك منزول من چییە؟ إمبراطورية عثماني إشي بقرتنا قسطنطينية وبقرتنا شرق أوروبا ومتصرفات بيزنطين تبديل بيد بإمبراطورية عثماني. ولي عامل انقراض إمبراطورية بيزنطين چبو؟ إمبراطورية عثماني. پس ام إمبراطورية عثمانية شي قبل از بيزنطين موجود بيه لكي بو به. إمبراطوري تعريفي واتكا يعني قستري شي عزيمي سرزميني تقولك حكومة نوجي إمبراطوري بوجي. أوكي؟ خب تو ام سؤالات أنا بقرم السؤالها سؤال بعد أولين النقصانية كان يها يسري نقصاني لقنا موجودة زين كام نقصاني مثال نقصانية أول تزاد فيما بين أرثوذكس وكاثوليك بزانا تو يك دينة هز بناوي مسيح بلام دو حوزي قدرتت هز طبيعة ليك رواية مشتركة وقت دو حوزي قدرة تشكيلوي مشكل دروسك حوزيك إشي لفكر نابودي حوزي دوم بيت پس أعلى درا إشي يا بيزنطين إرادة بكا و روما غربي لبين بواد وبالتبع أو حكومة كنيسة كاثوليك وواتيكان لبين بواد يا واتيكان تلاش بكات كبيزنطين لبين بواد أم تلاشة مشخص ناكن شي شكلية چون إشي بصورة التأحدات بصورة بعضي هاي السياسي لطريق كار هاي ما شكل صحنة ناقصة من دجمنك مسجرك محزبيكم يا خو مستقيم لي أدم يا سعيكم ائتلاف بقرم چی بيجن يارو فاسومية كان حليم هاو بيمان إشي ثري هاو بيمان بقرم تابم لمسك بابا لبيني بوهم خب بس هر كسي دجمنويت إما أتوانين دجمنة أوي إما أتوانين استفادة لكن بل عليها أما أنا مدى نظر تابعها خب توابو ويكيبيديا توابي كردن مورد بيزنطين یک سوال کردی من اگر بازم انحرافی نبود خب بحث امپراتوری شرقی و غربی و دو خانش مختلفی مسیحیت دکا یعنی هر حاکم له هر بخشك بله هر حاکم له هر بخش ایمان بینه ما بقیش ایمان دینن مثلا دستوره چون مثلا بخش که امپراتوری نیوی دبته او مصابه که دبته مصابه که دیگه كاملا دروسة لقنا فقط حكم رانية كبحث كري إما فعلا لسر الصحني ما شك كاكني ما لو كاري كتو أي كي فعلا در حالة حاضر تو جركت كلن صحني جرمة كباكو كيتو إما إنما جرك صحني جرمة كباكو كينو إما جرك معنا حق كان در تيشين بعد أو سؤالاني توتين لآخر داستانا كوا إما رواية أصلية كإراءة دين تو أفهمي قاتل كيبو تماشاك تو لخوين دنيا مقولة قتلك لأول داستان إبهامي واديا حج كان زاني خبر بو رواية النقل نكري أجر رواية إشي لزوان كارجاه نقل بكري تتو بفهمي شيء اتفاقي كوتنا بله خب استقيمة خليكين صحني كأوان دايا نياجا براسية كي بس توجوب كأغاية بيمان نعمتي إمبراطورية بيزنطين بالرواية أرثوذكسية مسيحية موجودة كل مصر ووالي جيري دسياتا شامات تا أناتولي بخشكي عزيم لسر زمين كله واحد أوكي؟ بله دعم. در بیشتر مدت حیات این امپراتوری بیزانس از نظر اقتصادی، فرهنگی و قدرت نظامی قوی‌ترین حکومت در اروپا بود. هر دو اصطلاح امپراتوری بیزانس و امپراتوری روم شرقی اصطلاحاتی تاریخ نگارانه هستند که پس از دوران حکومت آنها
توسط تاریخ‌نگاران وضع شد. شهروندان این امپراتوری خود را امپراتوری روم یا رومانیا می‌خواندند و خودشان را رومی می‌دانستند. نکتەیەکی مهم لەگرا بەحس کریا حقەیە دووە حقەیەکی تر حقەی تر چییە؟ ناوە ئەم ئیمپراتوریە هیچ وەخت نە بیزانتین بووبێ نە بیزانس بووبێ. ئەمە بەعدەن کەسانێک کە تاریخیان نووساگە بەم ئیمپراتوریە وتیانە بیزانس یا بیزانتین، خۆیان وتیانە ڕۆمان ڕۆمانیایی. تەوەجۆ بکە ئاغای نێمەتی، لە سەردەمە پڕتومتراقێ ئەم ئیمپراتوریە خەڵکە ئەم ئیمپراتوریە ئەسە نازانێ بیزانتین یانی چی، نازانێگە بیزانس یانی چی. ناگەهان تۆ لە ناوە تەوامە تەواریخە عەرەبە بەحس لە ئیمپراتوریە بیزانس ئەکەن. تەوەجۆ بکە لەمە. ئێستا بۆچی ئیمپراتوریە ڕۆمانی ئەکرێتەوە ڕۆم، بعد ئەو نۆڕۆ ڕۆمی، بعد ئەو نۆ ڕۆمانیایی. ئەمە تێکەڵاکری لەگرا ئەمە حقەیەکی تر. بعد لەگرا کولەن ئەمانێنە کراوێژن بیزانتین و ئێوە بە بیزانتین بیناسن. حقەکان بگرە چون کارمان هەسبێی گرتە. خب لطفا ئێستا زەحمەتێ بکێشە. تەواو بوو ئەمە ئاغای نێمەتی؟ بەڵێ ئەو قسمەتی کە ئەمپراتوریە ڕۆمی شەرقی تەواو بوو. بەڵێ زەحمەتێ بکێشە ئاغازە پەیداریشە تزارە ڕووسیەوە پترەکە بیر بەحسکە یا ئوسوولەن ڕووسیە دروسەوەی تر، چون قبلا ئەسەر ڕووسیە موجود نییە. کەی ڕووسیە دروسەوەی بخوێنەوە بە زەحمەت. قبل از ئەوە ئەقوامە ئیسلامی کردن. ئۆکێ بخوێنەوە. ئومیدوارم ئەمەش دروست ینی ئادرسێکی دروست چوو بێتن بۆ جوابی سوالەکە. ئەمپراتوری رووسیە یا رووسیە تزاری نام حکومتی قدرتمند بود که از 22 اکتبر 1721 تا سرنگونی آن در سال 1917 به مدت 196 سال بر بخش‌های عظیمی از اروپا، آسیا و آمریکا حکومت راند. پایتخت این امپراتوری شهر سن پترزبورگ و زبان رسمی آن روسی بود. امپراتوری روسیه پس از امپراتوری بریتانیا و امپراتوری مغول سومین امپراتوری بزرگ تاریخ از لحاظ وسعت محسوب می شود. تاریخی روسیه قسمتی که احتمال مدینه نظرت نمیکرد. اگه سوالی که بالا بخشه یعنی سوال بزن این نمتی یه سری دیتای سایبایمه دریاگه صحنه جرمه مثلا یک روسیه ناگهان لسال 1721 بوجوده کی اوائل قرن 18 ناگهان لبريكا بأويكا تو بفهمي عامل انسجام مردم الروسية چبوكا بعدين مشخص أوي عامل انسجام مردم الروسية مسيحية أرثوذكسة. توجبك روما الشرقي چي دروسي كرد؟ رواية أديان إبراهيمي مسيحية أرثوذكس. أي روسية چي دروسي كرد؟ رواية أرثوذكسية مسيحية همان. أما كي روسيا سردرتيريت كي روسيا سردرتيري على نعمتي زمانك بيزنطين نماكه توجه بكلمة تا زمانك بيزنطين موجودة روسيا موجودة زمانك بيزنطين موجودة روسيا موجودة بياكا. اوكي هاي نعمتي زحمتي تركيشة. لطفا بنوسة طائفة خزران أرتور كسلر بابا توی بخونتو زنی خزر کن که بود. بله که آقای کسلر. بله. خزرها و ارتباطشان با یهودیان. مروری بر قوم خزر و یا قجر که عامیان آنها را قوم یأجوج و مأجوج می‌دانستند را مرور می‌کنیم. آرتوسیسته و یهودیان. بله. بزنه خزر قجر و گز. اجي گز لتركيا بمعنای بیاوان گرده. گز لزوان خو معنی بچه معنای که واحد طول و اندازه است. بله. اجي رولا دوتي اراد دي مسو گزی پدیه. گزی لوتیسی.
تەوەجۆ بکە لەم ئەسامیە مزەخرەفە کە ئەیدەن وەقی کاورا. ئۆکەی؟ خب ئێستا بخوێنەوە ئەمانە قەبیلەی سیانزەن. ئارتور کەسلەر کێس؟ ئارتور کەسلەر جوولەکەیە مەجارستانیە و دارکنس ئەتنونی نووسا داستانە دادگاهەکانە ئێستادینی کردە ڕۆمان. دارکنس ئەتنون تعبیرە لە مەرگە مەسیحە، یعنی تاریکی لە نیوە ڕۆژە. مەسیح کەی دەریا لە سێدارە؟ لە نیوە ڕۆژە دەریا لە سێدارە، واسمەنگ تاریک بوو، حەقیقەت کوژیە. ئۆکەی؟ بابزانێ مانە گشتی معنایان هەسا. خب ئارتور کەسلر کتابێکی نووساگە دەرمەوردە خەزەرەکان، تائیفەی سیانزەهەمە جوولەکە. جوولەکە دوانزە تایفەی یعقوبی هەست لە فەرزەندانە نوح. ئۆکەی؟ وەلی یەک تایفەی تریش هەست کە ئەم جوولەکە چەرمەگە پێس چەرمەگە وەکو نوام چامسکی، وەکو کارل مارکس، وەکو ئادەرنۆ، وەکو هانا ئارێنت، وەکو وینکلشتاین و وەکو فرێک لەمانەی کە تۆ ئەیان ناسیوە مەترەحانە دنیان، وەکو فرۆید. لەم تایفەنە، لەم تایفە بخوێنەوە. کشور خزران روی خط طبیعی پیشروی اعراب قرار گرفته بود. در صورت عبور از این راه سرزمین‌های شرق اروپا برایشان باز بود، ولی در اینجا مسلمین به قدرت نظامی عظیمی برخوردند که مانع پیشروی و ادامه تصرف آنها در این جهت گردید. اوکی، حقەکە دقیقاً والاگرا. حقەکە ئەمەسە ضرورەتە بە وجود هاتن و یەهودی بوونێ خەزەریەکان کە لێ و دوا پێیان ئێژن تورک چییە؟ ضرورەتەکەی چییە؟ تهدیدە حملەیە ئەعرابە. ئیستا ئەم حقەکە والاگرا. تو بە دروستکردنە ئەم تایفەیە خەزەریە تورکە یەهودیە، تایفەیە سیانزە یەک اتفاق گەوراخەی. حقەیەکە دروست کرد. ئیستا ئیتر ئەمە گەوج بووین. حقەکە چییە؟ خەریکە چ پەیامێ بە تۆ ئەگەیەنێ؟ بە زەهنە گشت کەسێ ئەمە ئەگەیەنێ ئەمە وە ئیسلام نەیتوانی بڕواتە ئوروپای شەرقی. کێ بەری پێگرت؟ خەزەرەکان بەریان پێگرت. نکتەی دووەم، ئیدعای لەشکەرکەشی ئیسلامی بۆ تۆ ئیسباتەکە. تەوەجۆکەی؟ تۆ ئیشە بزانێ ئەم حقە بۆ بەکارە برێت. ئیدامە بدە تا ئێمە بزانین سەحنەی جۆرم چۆن دانریاگە. پس ئێمە زانیمان خەزەرەکان وانە مەسیرە کەشوەرگوشایی یا سەرزەمین گوشایی ئیسلامە. وانە بە وەکو نەوارێکی محافزەتی لە دەریای مازندەران و خەزەر و تا دەریای ڕەش قەبزیان کردەگە، گرتگیانە. یعنی ئەو سەرزەمینێک کە بعدەن پێژن ڕووسیە دەسی ناگا بە بیزانس دەسی ناگا بە ڕووسیە، موسڵمان ناتوانێت وڵاتە ئەو دیوی. تەوەجۆ لەم جۆغرافیا بکە، ئێمە و جۆغرافیا ناسین. ئیستا بیزانس شۆڕۆ بوو گەسەوە بەرەو خوار، لە ئەناتۆلی و بەرەو خوار شۆڕۆ بوو گەسەوە. خب ادامه بر. جنگ اعراب و خزرها نزدیک به 100 سال به طول انجامید. چند سال؟ 100 سال. بسیار عالی. توجه بکە ئەمانە سەحنەی جۆرمێکە کە ئەمانە قاتڵ خەریکە دای ئەنێن، ئێمە پاکی ناکەینەوە. 100 ساڵە خەزەر لەگەڵ نیرویە گەردەنکەشە ئیسلاما دەرکەفتەکە. عاملە ئەوەی کە ئوروپای شەرقی موسڵمان ناوێت چییە؟ خەزەر بەری دەکرێن. خەزەر بەری بە قدرەت عەزیمە جەنگجویان ئیسلام گرتە. ادامه بر. تردیدی نیست که در صورت نبود خزرها در شمال قفقاز، بیزانس این دژ تمدن اروپایی توسط مسلمین دور زده میشد و تاریخ مسیحیت و اسلام با آنچه ما اکنون میشناسیم بسیار تفاوت داشت. آرتور کسلر، قبیله 13 صفحه 18. اوکی. ئەم دژە بیزانسە مسلمانەکان ئەگەر فەتحیشیان نەکردە دەوریانە داوە. اوکی؟ و ئەچوون ئوروپای شەرقیان ئەگرت. و ئێستا مەردەمە ئوروپا الحەمدولله گشتی مسلمان بوو. ئارتور کەسلەر ئێژێ ئەمە یەهودیەکان تورکە یەهود بەریان گرت بە ئیسلام.
درسته ئەمیشتە هەر لە نزەراویت ئەزانی نوقسانی ئەم داستگاوا لەکوێیە ئەزانی نوقسانی سناریۆکەوا لەکوێیە من بە تۆ وتم تۆ لەکوێ پەیەوەی بە داستان فرەیەک لەم داستانە شەکل دروستەکە نوقسانە قدرەتێکی عەزیم وەکو خەزەری کە ئەتوانی لە مقابڵە ئیمپراتوریەتە وەحشیە گەردەنکەشە نەوبونیادە عەرەبا بوێسێ بۆ ناڕوا بیزانس بخوا بۆ ناڕوا بیخوا ئەو توانی گێسی بەر بە عەرەب بگرێ عەرەب فەورەن حەپەلوشە بیزانسیە کرد بۆ ئەو توانی گێسی بەر بە عەرەب بگرێ 100 ساڵ وەلی ناڕوا بیزانس بگرێ سوال ئەمە ناقەسم دەرجێ تۆ سەگ لە ماڵا بەسکەس و بگەفی سەگ بۆ ناگەفی ئەمە سوال جدیەکە خۆ ئیدامە بە دایره المعارف یهود می نویسد این دولت راههای مهم تجاری ولگا را در کنترل گرفت و به مثابه دولتی حایل میان اسلام پرتکابو و مردم اسلاوی که امروز روس خوانده میشوند نقشی حساس در تاریخ مسیحیت در شرق اروپا ایفا کرد. کاکتێمانی بەخش یەک سوال ئەوە دەیانهەوێت گزارش لە کام دەورەی تاریخی بکەن یعنی ئیمپراتوریەتی ڕۆمی شەرقی موجودە بەڵێ 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 ئەمەی کە ئەمانە خەریکن بەحسیەکەن قڕونە وستای ئوروپاس تەوجۆکەی 1000 ساڵە پێش تقریبا بەڵێ ئەمە خەریکە بەحسیەوەکە 1000 ساڵ 900 ساڵە پێش بەڵێ معنای ساده این سخن این است که اگر دولت یهودی خزر نبود مردم روسیه و شرق اروپا مانند مردم سوریه و مصر و عراق و ایران مسلمان بودند. سوال نیروی بەم ئەزەمەتە کە ئەتوانێ بەر بە ئیمپراتوری ئیسلام بگرێ بۆچی مردمە رووسیە ناکاتە یەهودی کە بیان کاتە متحدە خۆی بەر عەلەیهی ئەم ئیمپراتوریە بۆ کی بەریان پێگرێ بزانە لەبیرن نەچێ ئێمە یشتی وا لە زێحنمانە تەحتە ناوە ئەمەی کە جوولەکە تەبشیر دینە خۆی ناکا جوولەکە هەر کەسێ لە فەرزەندانە نوح و یعقوب نەوێت بە جوولەکەی نازانێت سوال ئەم قەبیلەی خەزەرە تورکە بۆ ئەوێتە جوولەکە دەی ئەگەر واسە پس ئەمە ئیبتاڵە ئەوە ئەکات کە جوولەکە دینە منحەسرە دینە جەهانی نییە تەوەجۆ ئەفەرمووی خب ئدامە بە چون ئێژێ دەلیلی ئەمەی کە ئەم تورکە خەزەریانە ئەون و یەهودی چییە پس تۆ تماشای نوقسانیە داستان بکە بزانە قەومێکی شمشێرکێشی دارای حکوومەتێکی گەورە کە ئیمپراتۆریە پۆرتەکاپوو نەوبونیادە ئیسلامیە عەرەبە تینەگە شمشێرکێشێ کەنیشکە چەرمەگی نەدیگە خەریکە بڕوا بەرەو رووسیە و سەرزەمینهای شمال ئەم یەهودیە بەری بێنەگرێ سوال ئەم یەهودیە بۆ مابەقی ئیسلاوەکان نارێتێژێری فەرمانی خۆی بۆ نایێتێژێری فەرمانە خۆی ئەم سوالە گەورەیەکە سناریۆ لەگرا ناقسە کامل نییە شەرحێکە یەکەن کامل نییە ئەمانە گەرەکیانە بە هەم پەیوەستە سێکە ئەم داستانە خەریکە یەک ئستمرارێ تعریفەکان ئەم تاریخە ئەم ئستمرارە چییە زوهورە دینە ئیسلام عاملە وەحدەتە عەرەب حەملە ئەکا ئیمپراتوری ئێران لەبینەوات حەملە ئەکا بۆ تەسەڕفاتە ئیمپراتوری ڕۆم یا بیزانتین ئەگرێ و گەرەکی بیتە بەرەوە و ئەخوا بەسەر لە خەزەر لەگرا لەگرا حەملەی عەرەب بۆ تۆ پشڕاسەکرێتەوە کشوەرگوشایی و ئیمپراتوری عەرەب بۆ تۆ پشڕاسەکرێتەوە ئای نعمەتی بۆ تو جالبە هەنووز حیج نەقشێ لە کورد نییە لەم کەشمەکەشە گشتیشی لەسەر زەمینە کوردوارە اتفاقەکە فێ حیج نەقشێ لە کورد موجود نییە حیج کە باسێ حیجی ناکا ئەرمەن ئیستە 3 ملیۆن نییە موجودە ئاشووری ئیستە 3 ملیۆن نییە موجودە وەلی ئەم کوردە حەپە موجود نییە لە حیج گزارشێکی تاریخیە ادامه بر آرتامانوف می نویسد این حمله خزران به عربها بود که کمک کرد تا بیزانس بتواند در مقابل اعراب مقاومت کند. اوکی دی بو خزرەکان خود بیزانسیان نەگرت بۆ نەیانگرت
خزرها در زبانهای گوناگون کوزار، کوزارین، چازاری، کازاری و خازاروئی نامیده شده اند. گمان می رود این نام از ریشه آلتایی گز یعنی گردیدن و گزر یعنی گردنده صحرا باشد. نام خزر امروزه غالبا به دریای خزر، دریای واقع در جنوب محل زندگی خزران اشاره دارد. خزران قومی ترک نژاد و ترک زبانند. در شمال ناگهان به طایفه خزر ترک متولد اوی. توجه بکن. آنچه که تو تحت ناو ترک ای بی سی ناوی مغوله، ناوی تاتاره، ناوی چرکزه، ترک موجود نیه. حتی تولد یهودیت لقالب ترکه. ترک مفهوم یهود ساخته است. لکوی لپیدایش دولت خزریه. توجه بکن. ناگهان ترک وارد نریشن تاریخ بود. بله. پس کاکی من اولین گزارشی تاریخی لترک لیره دایا. یعنی بجوری که فرموتن بزنه کاک به من نعمتی آنچه که پیشن حمله ترککان اویتو مغول اویتو هون های وحشی. هون وحشی اتیلا روم غربی اسلتيني ولی کنستانتینیوپول ناسلتيني. هون و مغول دو اویتو هنگاریا کان هونن خواه مایشن دین آوانه نچاویان تنگه نپیسیان زرده نقجیان باشه بورن وايتن كوكازيين ادامه به. خزران قومی ترک نژاد و ترک زبانند و در شمال شرقی دریای سیاه و شمال غربی دریای مازندران حکومت مستقلی داشتند و در سال 740 میلادی رسما حاکم و بزرگانشان دین رسمی حکومت را دین یهود قرار دادند. سال چند؟ 740 میلادی. 740 میلادی. دین رسمی بود چی؟ یهودیت. اوکی. کاک به من نعمتی چند سال محمد پیغمبرات کرد؟ 1400. خب ادامه بر. که من بخش لو ظهور و هەڵتۆقینی تورکش بە حکوومەتەوە هەڵدەتۆقن. یعنی بازم گزارشێکی تاریخی موجود نییە کە هەن حاکمن کە هەن یەک دەفە کشوەریان هەیە. اوکی. ادامه بر. همه خەریکین سەحنەی جنایەت بەڕەسیەکەین. جنایەتی کە قاتڵ داینیاگە. ادامه بر. حالت عمومی خزرها را ارامنه و گرجیها و عربها مردمانی وحشی و خون آشام توصیف می کنند. توجه بکن لگران ناگهان دو قوم حقیقی هاتن ناو تاریخ که گزارش بدن خزرکان وحشین که تو باور بکی بوی عرب چاریانی نکرده. حتی خود عرب چنی وحشیه بمانجه وحشیه ام یهودیانه. پس لگران دو قوم که اشی لجیر دست خزراون چون لشرق دریای رش تا اگرا ارمنستان و گرجستان هر کنوان نوی حکومت خزره. ارمنستان و گرجستان ایتر موجود نیست. حکومت خزره. بله. یعنی منم فعلا سوال نکن که ارمنی چه شکلیه گرجی چه شکلیه تو چون تشخیصی اندادی. فعلا صحنه آرایی قاتل بررسی دکن. نه. واقع نگاری گرجی آنها را یأجوج و مأجوج خوانده است. واقع نگار گرجی معلوم نیست چی اسم واقع نگاره. ناگهان امیشان ظهور ده. به خزری کان یجی چی؟ یأجوج و مأجوج. بله. مدارک تاریخی و جامعه شناسی نشان میدهد که اکثریت قاطع جمعیت یهودی شرق اروپا از جمعیت یهودی شرق اروپا از یهودیان خزری تشکیل شده بود و بنابراین یهودیان جهان امروز حاصل جمع اکثریتی بزرگ از یهودیان خزری است به علاوه جمع کوچکی از یهودیان چند رگه اصیل.
برخی محققین نام خزر را در اصل قچر از ریشه ترکی قمچک کوچروی می‌دانند. بله. بقرأ أفول خزران بقرأ أفول خزران هاي درسة چه غزل نامني امیدوارم که پیدا کنم. کافی من بخش بازم اگه سوالك مربوطة بپیگیری داستانك خب وقت دل شرقی اروپا كلا يهودين وخزرين خب جمعية شرقي اروپا چی بهات؟ كافي من نعمتي تو إشي دليل انقراض خزر كان بيجي تجوا وأنا بقري دل لك بيشا من دليلك يا زلمة قالك تتعامل بيجميتاتو بيدايكي بلا كافي من أما نيجن دليل لبنشون خزران تهاجم أقوام مهاجم بو كام أقوام مهاجم بس يجي يكسري أقوام مهاجم بمعنى حملان كده أقوامك هيرش برن كينم قومانك هيرش برن تبعة وادر أكوي كأمانة قوم إسلافن كأم قوم إسلافا استبقنوا شي بقنوا مسيحية أرثوذكس يعني الروسن بلام حكومتي يعني تعيفة حملاك أما يك دو دليل بعدي شيء حملة تتاركان تتار لبيني أنا تتار ترك تتار معلوم تتار لبيني أنا دي شيء بيدي أرونا شوي أي نعمتي لبيروي أم وتي أم يهودية خزريانة كوتون بر هجوم مسيحية أرثوذكس جالب أمانة وقت الدرجين أجنب باوش مسيحية أرثوذكس سيناريو كما يناقصه أمانة شي برون برو سرزميني كدجمن يا النبي مگر أمانة ديكيك للدلائل نابوديان حملة مهاجمان مسيحية أرثوذكس إسلاف نبو دي شون أمانة رونا سرزمين يوان أرونا لهستان وكييف وأوكراين وها شون بنا أو ناوي لدستا تاركا بيخوينو بقرب بيدو زروع دليل سقوط خزران بخوينتو بله بازم حل کتبی قبیله 13 خزران یا خزرها دوباره مقدمه که قومی ساکن در شمال و شمال غرب دریای خزر بودند. حوالی سال 740 میلادی آنها در برابر پیشروی لشکران اسلام ایستادگی کردند و آنگاه که بسیاری از همنژادان ترکشان به اسلام گرویدند خزران به دین یهود روی آوردند و کوشیدند به عنوان نیروی سومی در میان اسلام و مسیحیت استقلال خود را در رویارویی با خلافت بغداد از یک سو و با امپراتوری قسطنطنیه از سوی دیگر حفظ کنند. دولت یهودی خزر تا حدود 500 سال بعد با افت و خیز موجودیت خود را حفظ کرد. پس از آنکه روس‌ها با امپراتوری بیزانس کنار آمدند و به مسیحیت گرویدند، با پشتیبانی قسطنطنیه بر متصرفات خزران تاختند و دولت خزر در سراشیبی تلاشی قرار گرفت. یهودیان خزری در اثر ضربات اقوام مهاجم به سوی اوکراین و مجارستان و لهستان رانده شدند تا سرانجام طوفان عظیم ایلغار تاتار برخاست و آخرین رمق زندگانی خزران در زیر ستم ستوران مغول به سر آمد. آخرین یاد از خزرها به عنوان یک ملت در تاریخ 1245 تا 47 میلادی در اختیار است و پس از آن تومار این ملت و دولت در هم پیچید. تومار این ملت و دولت در هم پیچید. قرن 13 آخرین گزارشی که لملت خزر درسته؟ پس دید روایتی که من کردم درست بود. توجه بکە لەگرا دیسانەوە نقصان موجودة
تۆ منزورت کێس لە ڕووسەکان کە تەکە بیزان تا ڕێ ئەکەون ئەوەنۆ مەسیحی. پس لەگرا ئەم ڕەوایەتە هی سری حقەی واتیە تەوجۆ بکەی بزانە ئەگەر ڕووسیەیەک مەوجودە و مەوردە ئازارە خەزەرەکانە چۆن فەتح نەوبرا چون خەزەرەکان و قودرەتیانە بوو لە بەرامبەر ئەسەمەت ئیمپراتوریە ئیسلاما بوێسن چون ئەمانە ئیدعا ئەکەن کە خەزەرەکان نەوایەنە ئیسلام تەمامە شەرق ئەوروپای گرتووە ڕووسیا و شەرق ئەوروپای گرتووە. سوال بۆچی خەزەرەکان ڕووسەکانیان نەگرت بیان کە لە یەهودی خۆب نایان کرد؟ ئەی بۆچی ڕووسەکان خۆیان نەهاتن بوون و یەهودی قدرەت بگرن کە نەوە مسڵمان؟ بۆ چون بوونە مەسیحی چه دلیلێکی بوو؟ دلیلی ئەوەوە گەرەکیان و خەزەرەکان لەبین بوون. سوالەتە ئەمەسە دەیخۆ خەزەرەکان وەختی لەبین چوون چوونە ناون ئەم مەسیحیانە. درستە؟ مەگە خۆی نەوێت چوونە مەجارستان و ئوکراین و داستان مەوای نەوت. خب ئێستا ئێمە سێ سەحنەیە جنایەتمان بەڕاستی کرد. ئێستا من حقەکانم بەحس کردوانیە. حقەیە ئەوەڵ عاملە بە وجود هاتنە حکوومەت دینە و ئەدیانە ئیبراهیمیە. تەوجۆ بکە عاملە بە وجود هاتنە ئیمپراتوریە ئیسلام چییە؟ عەرەب چییە؟ ئیسلامە. ئیسلام چییە؟ ڕەوایەتە یەهودیەتە ئەدیانە ئیبراهیمیە. بزانە هەر موسڵمانی یەهودیە ولی هەر یەهودی مسلمان نییە چون ئیسلام لەسەر مەتنی یەهود هاتکە لەسەر گزارشی یەهود هاتکە لەسەر ئەدیانە ئیبراهیمی هاتکە. بزانە ئیسلام موسای قبوڵە یعقوبی قبوڵە سولەیمانی قبوڵە داودی قبوڵە هەمیشتی قبوڵە. ئۆکەی ئەسەن بەخشێکی عەزیم لە قورئان قەسەس الئەنبیاس. پس یەک مسلمان یەهودی هەست ئەما یەک یەهودی مسلمان نییە چون یەهودی ئێعتراف ناکە بەو بەڵام ئیسلام ئێعترافەکە بەو. هەر مەسیحیە یەهودی هەست ئەما هیچ یەهودیە مەسیحی نییە. ئەمە چۆن لەمەیەشی تێبگەین؟ کاک پێمان ئیجازە بە مشتێ بێ تەربیەت بخەمە دەرەوە. حەزەرەت مەسیح سری پارازیت تێتەنەوە دیبەیتەکان نەداشتەکانە خۆیان بە ڕوخ ئەکێشن ئەنچەکە نیستیان کە ئێمە شاهدین دیان. خب پس تۆ لەگرا ئەوێنیت دەوڵەت سازی بە دین ئەکرێ ئەدیانە ئیبراهیمی. بزانە دانێ ئەحلە حەق کاکەی مسلمانە ئەما یەک مسلمان کاکەی نییە چون کاکەیە باوەڕی بە محەممەدە بە دین ئیسلامە بە عەلیە بە زوڵفەقارە بە حوسەینە بە تەمامیم ڕەوایەتانی ئیسلامەسە. دانێ بەهایی مسلمانە ئەما یەک مسلمان بەهایی نییە چون بەهایەت لە ئیمتداد ئیسلام و هات کەسە دەرەوە بابە عەلی محەممەدە بابە بابی کردگەسۆ ئیمامە زەمان زهورکە و ئەو زهورەکە. پس یەک بەهایی مسلمانە ئەما یەک مسلمان بەهایی نییە. تەوەجۆ کرد؟ بزانە ئێستا عەرەب بە دینە یەهودی و ئیبراهیمی ئەوێتۆ ساحێوە ئیمپراتوری و حکوومەت. ڕۆمە شەرقی بە قەرائەتە مەسیحیەت و ئەدیانە ئیبراهیمی ئەوێتۆ ساحێوە حکوومەت و ئیمپراتوری دوو ئیمپراتوری. تەوەجۆ بکە خەزەرەکان بە یەهودی بوون تەبدیلەونە حکوومەتە خەزەری نە ئیمپراتوریەتە خەزەر حکوومەتە خەزەری کە نە کوڕە یعقوبن نە بنەچەق قەومە بەنی ئیسرائیلن. تەوەجۆ بکە من خەریکم ئەدووەمە سەرە داستانێک. خۆ سەحنە ئارایی واسە ئەم سێ ڕەوایەتە کە یەک مەنبەعیان هەست یەک منبع یەک سەرچاوایان هەست یەک باوکیان هەست یعقوب. ئەم سێ ڕەوایەتە گۆستەرەیەکی عەزیمی سەرزەمینیان گرتگە حەیتەران ئەکەن و زاهرن تەک یەکتریا شەڕەکەن تەهدیدە ئەم بەر عەلەیهە ئەو یەکی بە وجود تێرێ. تەوەجۆ ئەەکەی قەشە حوقەکە وا لەگرە بیگرە. بزانە هەر لەم ڕەوایەتە با ئێمە تەعقیب بکەین
وتی خەزەرەکان بەریان گرت بە موسڵمانەکان کە کشوەرهای ئەوروپای شەرقی مسلمان کرد. بعد ئێمە لە گزارشە تاریخا ئەخوێنین وەختی بیزانتین نامێنێ ئیمپراتوریەتە عوسمانی دائەنرێت هیچ وڵاتێکی ئەوروپای شەرقی مسلمان ناوێت کە ئیمپراتوریەتە عوسمانی بوو 700 ساڵ حکومت بەسەریانەکە. ئەمە چه اتفاقێکەوت؟ یا ئیسلامیەکان گەردەن کەشنیەن و مەردم و زۆر مسلمان ناکەن، پس حملەی عەرەب و مسلمانکردنە سەرزەمینەکان تەوەسوتە عەرەب باتڵە، یا ئەوەی کە ئەمانە بوونەوە مسلمان، پس ئەمە باتڵی ئەکاتەوە کە ئیمپراتوریە عوسمانیەک بەسەر ئەمانە حکومەتی کردە. خب تاگرا لە یەکتر تێبگەین. پس ڕەوایەت حکومەت ساز تەوەجۆ بکە کاک پێمان، من بەحسە باوەڕهای مردمە عادی ناکەم، ڕەوایەتێک کە لە تاریخا ئیستا بەحسەکرێ ساحنە سازی کردیاگە ڕەوایەت حکومەت ساز ئەدیانە ئیبراهیمیە. بزن رووسیە موجودیەتی نییە تا ئەتفاقێکەکە فێ. چه اتفاقی؟ بیزانتین لە بین ئەچێت، رووسیە متەوەلد ئەوێ. بزانە پەترە کەبیر نمایندەی جیهانە ئۆرتۆدۆکسە گزارش ئەدا لە ئیمپراتوریەتە ڕۆمە شەرقی. پس لەگای اتفاقێکە خەزەرەکان چیان دیات؟ ئەی ئەم خەزەرانە تا ئیستا لەگراونە ئەم ئیمپراتوری عوسمانی لەکوێ سەری دەراون؟ دێ ئەم تورکانە گشتیان یەهودی بوون و تورک ئەوەڵبارتەکە یەهودیەتان مەمزوجە چۆن ناگەهانەونە مسڵمان. چۆن لە ژێرە دەسە حکوومەتە خەزەریە کە مەجالە دەرچوون نیە بیزانتینە حکوومەتە خەزەریە ئیمپراتوریە ئیسلامیە، ئەم تورکانە کێن کە مسڵمانن؟ تورکیە موجود نییە. ئێستا ئەمە بەڕەسیکەین. پس ئێمە بە شەکایەکی گەورە دەین، حقەهای یەک لە دوای یەکێک لەگرادان دیاو حقەکانە من بەحس کرد. ئێستا با ئێمە کاملی کەینەوە. ئێمە وتمان نوقسان ئەم حقەوا لەکوێیە؟ تەوزیحماندا ئەگەر گەردەنکەشێ بەناوە خەزەر مەوجودە بۆ بیزانس ناگرێ، چون چارە عەرەبەکە 100 ساڵتەکە عەرەبە، 100 عەرەبە، 500 ساڵیش دوای ئەوە هەر ئەمێنێتەوە تەوەسوتە مسلمانانی شکست ناخوا. تەکلیفە شەڕ مسلمانان تەکە خەزەرەکان مشخص نابێت، بەڵکو ئەمە مەسیحیەتە خەزەر لەبینەوە و قەومێکی وەحشی بەناوە تاتار تەوەجۆ بکە وەختی زوهوریەدەن ئیتر قدرەتێک نییە لە جەهانە، یە مدەت تێت یەک سری سناریۆ دائەنێت بعد دێودە جمهوریە تاتارستانە حەیزەکە خوێڕیە لەولاوەدا کەفتگای حەجە نییە. بەڵام لە وەختە خۆیان عەزیمترین ئیمپراتوریەکان و قدرەتهای نظامی و اقتصادی جیهان بە چاڵەشێکی گەورەیەکیشەوە لە بینیانەوە. تەوەجۆ بکە لەمە. ئێستا لە قەزیە خەزەرەکان حەملە ناکەن بیزانسەکان بگرن، ڕووسەکان ناون بچنە بوونە یەهودی. ڕووس ئەسەن تعریف ناکردی ئەم ڕووسە کێس چی ڕەوایەتی بەعەسەوی ئەمانە تەسمیم بگرن بڕۆنە تەکە بیزانسیە. بابەگیان ئەمانە چی بوون؟ قەوم بوون، قەبیلە بوون. ئەمانە ئیشی ئەوڵ دەفعەیە مەجلسێکی گەورەیان دانیاوێ، یە ئیتحادێکیان لە خۆیان دروست کردوێت تا بە سوورەتە ئیتحادی بڕۆن تەکە بیزانسە ڕێ بکەون بڕۆنە ژێرە فەرمانە بیزانس کە بوونەوە ئۆرتۆدۆکس. توضیح نادرێ. وەلێ ناگەهان لە قەرنە حەڤدەوە ئاغازە قەرنە هەژدە ڕووسیەی ئۆرتۆدۆکس سەردەرتێرێ و ناگەهان ئیمپراتوریەتە عوسمانی سەردەرتێرێ و ناگەهان قاجاڕیە سەردەرتێرێ و ناگەهان دووبارە شەڕە بینە ڕووسیە قاجاڕیە و عوسمانیە دەست پێەکە. لە 300 ساڵە پێشەوە دایست. سناریۆکە چییە؟ گشتی یەکێکە. هەر ئەوانەی کە بیزانتین بوون تەغییر قیافەی هەندا. بیزانتین یعنی ئیستانبول فقط کاکرێمان، فقط ئیستانبول، حەجێکی تر نییە. تەغییر قیافەیاندا ناگەهان وتیان ئەگرا سەرزەمینە عوسمانیە. دقیقەن هەمان جۆغرافیا، شامات و ئەناتۆلی و مسر، درسته، شمال ئەفریقا، هەمان ئیمپراتور، هەمان سایز، هەمان قەوارە، ئەم دەفعە بە ڕەوایەتە عوسمانی.
ئەی ئۆرتۆدۆکسەکان کوان ناگەهان ئیمپراتوریەتێکی پڕتۆمتراقی پەترە کەبیر و کاترینە کەبیر تێتە دەرەوە بەناوە ئیمپراتوریەتە ڕووسیا. چه اتفاقێک ئەفتگە کی مورد جنایەت واقع بووە مردم تەبان کێ لە بەنجووە ئەمە گشتی بازیە ئێمە خەریکین فەری بخۆین قەرەعەتەکەمان واسە جوولەکەیش نەما چوو پەخشە بووە بە ئەوروپا نەما کاکەمان دەرواقع لەوێژ ئادرسێ نادا کە جوولەکە چۆن سەرازیر بۆتە بە سوورەتی واقعی بۆ کوردەواری ئێمە. خب ئێستا با من ڕەوایەتەوە خب تەماشاکە تۆ هەمزەمانەتە کە ئەم سوڵتان حەمەیە فاتحە ناگەهان زهور ئیمپراتوریەتی سەفەویت هەست ناگەهان شەڕ جەهڵدۆرانت هەست و لەگرا قەومی ئیتنیکە کورد بعدەن گزارش ئەدرێ لەگرا بۆ ئەوەی بار لە تاریخا بەش ئەکرێ لە فیمابینە دوو ئیمپراتوریە. تەوەجۆکەی ئێستا با من ڕەوایەتە واقعیەکە بۆ بێژم ئێستا منێشە داستانەکەت بۆ بێژم. لە واقعا هیچ ئیمپراتوریەتێک موجود نەبووە ئەمما یەهودی بە وفور موجود بووە والڕەوایەتە ئەدیانە ئیبراهیمی بە سوورەتە ئەقوام و تەوایف موجود بووبن. تەوەجۆکە ئەمانە توانییانە لە زەرفە 400 ساڵە گوزەشتا یەک سری حەوزەیە حکوومەتی بۆ خۆیان دروستکەن بە عنوانە شار و تەنها شاهدێک هەسیان دروستکردنی یەک سری بنایە تاریخیە وەکو مزگەوتە ئەیا سوفیە کە لە ئەسڵا کلیسایە ئۆرتۆدۆکسیە. تەوەجۆت کرد؟ تورکێکی گەردەنکەشی شمشێرکێش لەگرا مەوجودیەتە تاریخی نییە. ئیسلامێکی شمشێرکێشی گەردەنکەشی عەرەب مەوجودیەتە تاریخی نییە. ئیمپراتوریە بیزانتین بە قۆڵ خۆیان ناگەهان ڕەوایەت ئەگۆڕێوێتەوە ئیسلامە سنی. ئەما ئیمپراتوریە بیزانتین ناگەهان لە ڕووسیا سەردەرتێنی پس لەگرا کۆچەکە ئیمپراتوریە بیزانتین ئەڕاتە ڕووسیا ڕووسیا و قودرەتە سەتایستا هەست موجودە. ئەم سەرزەمینە ئێمە چی بێت؟ ئەم سەرزەمینی ئێمە قەرارە بچێتە ناو ئەو نەخشەکە پێژن خلافەتە عوسمانی و حکوومەتە قاجاریە. لە هەمان کاتاکە خەریکن ئەم کارەکەن ناگەهان سەرڕێژە ئەمانە ئەغاتە مەناتەقە ئێمە شروعەکەن بە شارسازی و هەمزەمان شروع ئەکەن بە هاوردنە ڕەوایەتە ئیسلام لە تەریقە ئیسلامێک کە نۆعە گزارشە ئەسڵی یەهودە بە تەرەقە مختلفە تەسەوفی و عرفانی سۆهرەوەردیە قادریە نەقشبەندیە بابیە بەهاییە عەلیوڵڵاهیە ئەهلە حەقیە وە لە کەناریە مشتێ پاشا دروستکردن بە خەرجە پوڵ و دروستکردن مەناتقە تەجەموعە جەمعیەتی شار سەرژەکتێنێ سلێمانی سنە کرماشان هەمەدان. ببخشن کاکەمە یانی ئاخرین جوغرافیایە کە جوولەکە دەیهەوێت بیگرێت بەس جوغرافیای کوردەواری خۆمانە. ئاخرین جگایە کە دەیهەوێت بەرحاڵ بە فەلسەفەی خۆی فەتحی بکات. کاکە پەیمانە نێمەسی هیچ لەشکرکەشی اتفاق نەکەوتگە هیچ شەڕێنەوە و هیچ ئیمپراتوریەتێ موجود نەبووە وەلێ عیدەیەک ڕێگەیە زەمین خاری ئەزانن. ڕێگە چییە؟ دروستکردنە تەجەموع لە دەوری یەکسری بەنا و قاوکردنە عیدەیە بۆیان و دانە مهرە جمهوری بەپایوە تەسلیمکردن ئەمانە لە مۆزیەکە. پرۆسەسە حەپەلوشکردنە کوردەوار و لە بەینبردنە جەهانە کوردی 300 ساڵ تووری کێشاگەتان دەقیقا.
تۆ لەگرا پێی بە حەقیقەتەوە بۆیە کاورای کورد ناتوانێت جواب باتەوە بۆ کتاوە جعلیە تاریخی دروستەکەن ناتوانێت جواب باتەوە. پس دەوڵەتە ئێران دەوڵەتە جوولەکەس، دەوڵەتە تورکیە دەوڵەتە جوولەکەس، دەوڵەتە عێراق دەوڵەتە جوولەکەس، دەوڵەتە سووریە دەوڵەتە جوولەکەس. ئەمانە گشتی ڕەوایەتە جوولەکە. هەروواکە جوولەکە ئیدعای کرد تەوەجۆ بکە لەگراسە کە تۆ ئەوێنی ڕاپەڕین بەم فەرزە تاریخیەکە ئەڕواتە بەرەو بەم کارەگاهیە ئیعلامە وەزعیەتێکە کاکە تایسە کەس ئیعلامە وەزعیەتە ناکا. ئێژێ کاکەیان جوولەکە ئیتفاقە گەورەیەکی بۆ ئەکەوێ. جوولەکە کە 700 ساڵ بەر لە میلادە مەسیح مدعیە دەوڵەتی دروست کردگە قەومە بەنی ئیسرائیلە و ئەم قەومە بەنی ئیسرائیلە ئەم حکوومەتەی کە داینیاگە یەهوە و یەهودیەت وا لە خزمەتە قەومە بەنی ئیسرائیلە. بعد ئەوەی کە ئەمانە ئاشوریان زهور ئەدەن لە تاریخا و هەتایە لە تاریخ لە بینیان ئەوەن بۆ خاتری ئەوەی کە بتوانن دەوڵەتە قەومیەکە لە بین بوون بعد تێن بابل دروست ئەکەن و بابل تێت بە تەورە مطلق دەوڵەتە دووەمە یەهودیە لە بین ئەوە. ئەم دەحفە قەومە بەنی ئیسرائیل کە وانە ئسارەتە بوخت و نەسرە لە بابلا وەختێ تەوەسوتە سیروس ماشیع خەزەری نجات پەیاکەن تەوەجۆ بکە تبدیل ئەون بە یەهودی قوم بني إسرائيل تبديل أوي بيهودي دين مخصوص قومي أويتو دين جهاني توجد قوم برتر بدين مخصوص لبينه چه دين جهاني دروس أوي. إسرائيل دولة قومية بني إسرائيل، إيران تركيا سوريا عراق دولة يهود الجهانية. قرد ببخشە کاکەم ئیشارەتان کرد بە ماشیعی خەزەری. بەڵێ تماشاکە من وەختی بەحسی ئەماکەم کاک فێمان نێمەتی ئەمە ئەوان نەقڵیەکەن ئەمە سەحنە جورمەکەی ئەوانە ئێمە نایشێوێنیش چون ئەمە ئەمانگەیەنێ بە حەقیقەت. کوڕۆش خەزەریە، تورکە خەزەریە و مەسیحە. ئەتو لە خۆت ناپرسێم خەزەریانە بۆچی ئێشێبوون و یەهودی چون فرستادەی خودان بۆ نجاتی یەهودیەت. ئەو تاریخی کە کەستەر ئیشاری پێ دەکات بە زهوری تورکی خەزەری کە لێرەدا خوێنمانەوە تاریخێکی دیکەیە بۆ ئەو سوالم کرد. کاک فێمان نعمەتی ئەو تاریخە و ئەم تاریخۆ تەواوە ئەو تاریخانە گشتی جعلە. ئێمە خەریکین لە ڕەوایەتە ئەوان پێی بە حەقیقەتە خۆمانەوەی. ئێمە خەریکین لە سەحنەیە جۆرمێ دەستکاری بووگە چنلیاگە حەقیقەت دەرتێنین. ئەمانە ئەم حوقانە کارکردیان هەست کاک پەیمان، کارکردیان هەست. بزانە سەرزەمینە ئێمە وەجەب بە وەجەبی خۆپڕنەوگە قەڵەمڕۆ گوسەرە ئێمە بە کۆچەری لە ناوێ گەڕیاگیشین بەڕاحەتی تۆ ئەتوانی بێتیە سوکنا بکەیوە دێ بۆ خۆت دروستکەی لە بەشێکا بۆ خۆت. تەسەورە ئێمە لە دەوڵەت و سەرزەمین تەسەورە ئەمڕۆژیە مەرزە پاسپۆرتە دەوڵەتە پۆلیسە ئەم شتە مەوجود نەوگە. تەوجۆکەین ئەوە سە مێتۆدە کارەگاهیە تاریخی ئێمە لە داستانەکە. پس تۆ لەگرا منتەقە گەرەکە تەفەکوڕ گەرەکە و ئیمەجینەیشنە گەرەکە خیاڵبەر چی تەخەیۆل بۆ ئەو ئیسەمە تەخەیۆلمان کرد. ئێمە لەگرا دیمان ئەنسوورە بە ناوە کورد موجود نییە، لەم سەحنە غایبە موجود نییە. تەوەجۆکەین شك أصلي وعلى ذا كرد قوم إثنيكا حتى بسهولة قوم إثنيك موجوديتي لحج يعني يصير لحج كشمكشي كي جوراني يصير حج مقاومتي كينيا بأندازي مشتي خزري وحشي لي نايد بأندازي مشتي أرمني لي نايد
توجه کاک پێمان ببەخشن دلیلی چێ کە ئێتنیکێ لە کورد هەر دەمێنێتەوە و ئیشارە دەکەن کە مەوجودە بۆچی مەحبی ناکەن کوردن لە داستانهایی کە خۆیان دروستیان کردووە بازم مەسەرەن ئاغای فاسۆم دێ کە زاهرەن تبلیغات بۆ دینی مەسیحیەت دەکات جغرافیدانە زەمینشناسە پزیشکە شاعرە نویسندەیەوە دێ جغرافیایەک بە نێوی کوردستانی ئێتنیکی تاریف دەکاتەوە بۆ هەمچین کارە دەکەن و ئەسڵ کولەن کورد مەحب ناکەن لەو ئیمپراتوریەتانی وا خۆیان تاریفیان کردوێتەوە بزانە لەگرا تۆ دیسانەوە ئیشی بڕۆیتە سراغ مەسئلەکە چییە؟ مەسئلەکە ئەمەسە کە تۆ تەکی یەک حەقیقەتێکا ڕوبەڕووی بەناو کوردیەت ئۆکەی ئەم کوردیەتە بە سوورەتە نەمۆس ناموس شەرت و دەستگاه اجتماعی موجودة بصورة كهن ألقو والشفاهي موجودة بزانة تاريخ واقعي تاريخ زندگي اجتماعي مردمة تبا شاكا غي نعمتي مثال بام زندگي مردمة إنجليسي كمن امروامتيا زندگي اجتماعيا شفاهية كي آمارة مردمة هاس دولت هسي أنا مردمة إنجليس روابط قوم شوشيان فقط خويا نيزانن چی لە بەینیانە ڕەد و بەدەڵەوەی خۆیان نەیزانن سەلیقەی خۆراکیان چه شەکلی خۆیان نەیزانن کی عاشقەوێ کی فارقەوێ کی فڵانەکە کی ویسانەکە کی موافقەوێ خۆیان نەیزانن شەفاهیە ئەدەب کەس یاداش ناکات کی قەومە منە هەمە باقر و هەمە تەقی و منە قەومە منن کی ئامارە ئەمانە ئەگەیستە دەستگاهە دەرمانە بریتانیا بەناوە پزیشکە خانەوادە GP تۆ ئەڕۆیتە ناوە کار دەستگاه وەزارەتە کشوەر و هۆم ئۆفیس بە دانەشناسنامە بەرت سەرتیفیکەیت پاسپۆرت و دەت سەرتیفیکەیت نەک لە سەرزەمینی کوردەوە لە هیچ کوێ ئەم جیهانە حتا دەوری 300 ساڵە گوزەشتە هیچ ئامارێکی سەبت و زەبت مەوجود نییە زندگی اجتماعی مردم زندگی شەفاهی ئاغەیەن وبصورة الفرهنگ الشفاهي موجودة لذا فرهنگ الشفاهي بالتمام قدرة السرزمين وكردوارها موجودة بصورة تشيروك داستان روايات بصورة ساختار اجتماعي موجودة بشي كيفرة هم زمان تكم تاريخ سازية درين وقلب تزيد وقلب تشيروك كان كردية هنا أمة كردي قوم قبيلة نية كاك فيمان كردية روايته تشيروك كان قلبك يتوسط جولك دسكارية زوانێکی بۆ متەوەلد دەکەن تاریخێکی بۆ متەوەلد دەکەن ئەم تاریخ امتدادی هەستەکە یەکتریە استمراری هەستەکە یەکتریە و ئەمە جێگەی شەکە گەورەس بۆ تۆ تەوەجۆ خۆ ئەم تیکەیە قەومی ئیتنیکیە تێڵنۆ سوالە گەورە ئەمەسە بۆچی بەشی ئەکەن لە بینە چوار کشوەرە و اتفاقا ئەم مەرزانە خواتە یەکتری لەبەرەوەی کە حتا ئەم قەومی ئیتنیکیە تەوانە ئەوەی نەوی بە سوورەتە دەوڵەتێکی قەومیش بە وجود بێت بزانە ئێستا بەلوچی گزارش لە کوردبوون خۆی نادا تالشیە مازنیە گزارش لە کوردبوون خۆی نادا ئێستا حەلەبیەک دیاربەکرێک سکەندەرونیە گزارش لە کوردیەتە خۆی نادا اوكي تارانيك نايدات چه ايدات هر لم بشه قوم اتنيكيه بدرسدي كيف خويان بكرد نازانا يكي خوي بلك زاني يكي خوي بلو رزاني يكي خوي بزعزاق زاني يكي خوي بحورامي زاني يكي يجي من مرتك يكي يجي من تركم يكي يجي من عرب يكي يجي من تركيا يكي يجي من ايراني حرم قومی ئیتنیکی خۆی 10% کوردیە خۆی بە کوردە قومی ئیتنیکی نازانی دەربهێنترین حاڵەتیش کە بیزانێ بە زوانە دایکی قسەکردن و لباسێک کە بە ناوی لباسە کوردیەکی بیکاتەوە ئۆکەی خەڵ بۆ خاتری ئەوەی کە جەهانە کوردی بکوژی ئیشەی مەجموعەیە بەشەری بە ناوە کورد دروستکەی تا جەهانە کوردی بکوژی بۆ خاتری ئەوەی بێژی کورد نە فەلسەفە بوو نە جەهانبینی بوو نە خەسڵەت بوو کورد قەومە ئیتنیکە ئەمانە کورمانجە زازاکە لەکە لۆڕە کەلهۆڕە جافە هەورامیە بادینیە کورد قەومە جەهان نییە
ئەم شەڕەکردمان شەڕ جیهان بوو لە وەحلێ وڵا جیهانە کوردیمان شکستدا ئەمما بۆ خاتری ئەوەی شەک دروست نەکە دێ بکەینە قەو هەر ئەمیشە کە ئەیکەنە قەو بکەنە چوار کوتەوە با ئەم قەومیشە ڕوودار نەوێ تەوەجۆت کرد بالا کاکەمان ممنون عالی بۆ تەوزیحەوە ئەنەزانم بۆ زۆر کەس بەسوود بۆ یەکێمە بۆ بە سوورەتی ئیتنیکی قەومی ماینەوە ئەلبەتە کاکەمە فاتحەی ئەو ئیتنیکی قەومیەش دوای تەقسیم بوونی و تەسیسی دەوڵەت میلەتەکان بەر ئەوەی ئەحزاب منتەسەب بە کوردە بە شێوەهایەک بەڵێ بەڵێ ئێستا ئەم قەومیەتنیکیە تەبدیل بووگە بە سوالکردنە ماف ئێمە بە کوردی نومە ماکوژن مەگەر تۆ دموکرات نیەی توت هەو خۆشتان نێکم و هەرچی شتە بە سوورەت حەقیقیمە قوڵمان کردگە ئێمە ڕەوایەتە ڕەسمیمان قبوڵ کردگە بزانە کاکە پەیما من دیسانەوە تاکی دەکەمەوە تو ئیشی لە خۆت بپرسی حقەیە کتاوە بێشەرەفنامەوە لەکوێە بۆ ئەمین زەکی بە کتاوە بێشەرەفنامە چاپەکە حقەیە ئەوڵە مەسە کورد پێغەمبەر دوعای کرد کە متحد نەوێ لەگایشی بزانی اتحاد بەکارە چی دیت اتحاد بەکارە چی دیت قدرەت سازی دیت دەسەڵات دروستکردن دیت پس کورد هیچ وەخت متحد ناوێت چون کورد لەوێ دوو کاری کرد یەک کورد هیچ وەخت متحد ناوێت چون قەومە و قەومە کەسیفێکە شەهوەتیە بێفەڕە بۆ گەنە چەتەس کەسیفە خوێڕیە کە کورد نەجەهانە نەخسڵەتە نەفەلسەفەس نەساختارەش هیچ نییە هیچ نییە قەومە خوێڕیەکە عقبەیە ئەوە ئەوێت و ئەمریکا ئەمڕۆ من و تۆ کە قساکەین دەکردیە کاورا لە خیابانێکێ کورد خوێڕیەوە و ئای کورد و خیانەت و پارە و پارە و پارە و پول و پول و پول و پارە و پارە و پارە و پول و پول و پول و پول و پارە بچۆ کاکرێمان ئەمڕۆ لە حکوومەتە حەلیم و کوردستانە کە ئێشەی خەڵکە قەومیەکەی لە گشت بەشێک زیاتر دەرمەوردە کوردایەتی بزانێ ئەگەر لە توول ڕۆژە 100 جار دەمی ئەکاتەوە قسە بکات 95 جار کەلەمەیە پارە لە دەمی تێتە دەرەوە پارەم گەرەکە پارە دەرتێنم پارەت ئەوێ پارەت بۆ هەنێرم پارەیان خوارد پارە ئەدزێ پارەی وەرگرت پارە دەبێ ئەم بێشەرەفنامە تەطبیق بکرێ بەسەر ئەم قەومە هەر ئەم قەومە ئێشێ بێشەرەفنامە بەسەریەوە دەری بێرن درۆزن خوێڕی حاڵیات شەهوەتی بێعەقڵ دواکەوتب ناوگەڵپەرست پوڵپەرست خائین جاش ترسە ساور گشتی پێمانەخوا بچۆ تاریخەکە تاقیب ببێتەخوا تاریخ مەعاصر تاقیب ببێتەخوا لە هەر جبهەیەکی شەڕ جدیە موجود دەوری لە هەر کوێ حەملەیەکی جدی فێکری هەڕاکەی هەرچی شوعارەکانە بنل بۆشە هەر کە هاتکە بە پوڵ بتسێنی خۆتە فرۆشکە دەرمقابڵە پوڵ هیچ مقاومەتێکە نییە بۆ سەکس حازری هەرچی جۆرە تۆجۆگە ئەم تاریخە وایژەیە کێن ئەم تاریخە حزب دموکرات کۆمەڵە پەکەکە پارتی یەکێتی ئەمە تاریخەکە دوران جدید چییە لە محاصرەی تەسویرە مردمە ناوە خیابان سەلام عەلیکم کاکە ئەو زعاکە چۆبێ وەڵا برسیم و بەڕاستی هیچێکم بۆ ناکەن و نە عەرزەم هەسوو نە پوولم هەسوو من چوار شەهیدم داوە ئێمە شۆڕشمان کرد بۆ ئەمە بەڕاستی کوردایەتیم ناوێت تف لە کوردایەتی ئەگاتە ئەوێکی بە ئەو خوا هەر هەزار دینارم پێیە ئەکەوێتە گریان ئەگاتە ئەوێکی کاکە گرا دزن خواردمانیان دریا سەدام حوسێن بەهاتایەت و ئەمانە دزن دقیقاً بێشەرەفنامە پەیمانەخوا فاسد بێعەقڵ خوێڕی پولپەرست ناوگەڵپەرست ترسیاک ترسنۆک خۆفرۆش بێکەرامەت بێعزت هاڕیاک پێمانەخوا کاکەمان تیکێک لە شەرەفنامە بەحث دەکا کە مشتێک چەتە بە نێوی کورد وەختێک کلااوسورێکی تورک دەبینن تەسلیمی مطلقن و ئەمری تورکەکان یا فارسەکان بەرحاڵەوێدا ئەتاعەت دەکەن ئەو بەخشەکە لە بێشەرەفنامەی ئێمە هەر بۆ جۆری کە فەرموتان مستاقی ئەوانش بازم لەو دەورەدا دەبینین ئەمان مەسەلەن شەڕی کەسانێکی منتەسەب بە کورد وەکو یەپەگە کە لە ئەفرین دەقیقاً هەمان تاریخیان تکرار کردەوە ینی سەربازی
تۆرێک لە ئێستانبول پۆتینی نەبەست بوو کە لە ئەفرین دەگریان وە تەسلیم ببوون یا مەسەڵەن داستانی کەرکک بۆ جۆری کە فەرموتان سەحنە بە سەحنەیەکە تەڕاحی کراوە لە کتێبی بێشەرەفنامە و مابەقی کتێبی تەواریخ واقعا خەریکن پیادەی دەکەن ئەحزابی متەسەد بە کورد کاملا دروستە بزانە کاکە پەیمانە نێعمەتی تۆ وەختێ بەم لە چەپەڵەمە دەست پێیەکەی کورد بەو بەختە کورد بێ کەسە کورد کەسی نییە پشتمان نییە کەسمان نییە برا ڕۆ باوکە ژیان مردین دەرچین برسیمانە سەمەرەکەی تۆ ئینسانێکی بئێرادەی سەمەرەکەی ئەمەسە تۆ هیچ وەختێک لە خۆت ئێرادەیە نیشان نادەی وە پرسیارێ لە خۆت ناکەی سەمەرەکەی ئەوەسە تۆ کتێو ناخوێنی تۆ بۆ خاتری ئەوەی کە منزوری کە دەست لە خوێندنەم کتێوە کتێو ئەخوێنی تۆ گەرەکتە نمایشە کتێو بی بزانە لە سەرزەمینە خاوەرمیانە بە تەمامە کولی و سەرزەمینە کوردەوارە بە کۆرپۆریشنە ئێرانی تورکی عێراقی سووری جوولەکە یەک نەفەر کتێو نانووسی کتێوەکە نەغدی بکەنەوە کتێو تا نەغدی نەکەی تۆ زێنک نییە ئەمرێت حەڵیوی فقط تعداد ڕقەمە کتێو مهمە مهم نییە تۆ چەند تۆ کتێوەکەت کێ نەغدی کردەسەوە بزانە کاکەی من تۆ فیلمێ دروست ئەەکەی ئەگەر ئەم فیلمە منتەقدینە گەورەی سینەما نەغدی و نەکەنەوە کەس ناڕوا بیوێنی تا من داستانە براکانە کارامازۆف بۆ تو تەفسیر نەکەم بۆ تو جالب نیە بڕی بخوێنی تۆ بزانە من ئاگام لێ بۆ هەنێ کوردە فەحەی دز دوای ئەوەی کە من بەحسە براکانە کارامازۆف مەکردی یەکی نووسا من وە 8 زوان خوێندمەوە یەکی من وە 14 زوانەی خوێنمەوە خۆکەچی من خەریکم تەفسیری یەکەم تا تۆ ئەفەهمی ئەمە کاربردی هەزم داستانە ئیستا لە سەرزەمین ئێمە کار بوو کە سوچی کاوراژی من 12 کتاو نووساگە دێ ڕقەمە مداڵە بیدێ تۆ قەیمەلێت وچی دەردێک خوا کتێوێ نەخ نەکریاوێتەوە بزانە کاک پەیمان نێعمەتی گشتی ئێژێ سەلجوقیان و قەزنەویان و تاهریان و زنووریان و عەباسیان و ئۆمەڤیان و بەغا و هیچ کە سوال لە خۆی ناکە ئاغا هەمانە مەوجود بووبن چون حەجکە بە منزور تاریخ ناخوێنێ بە منزور کە ئەیخوێنێ گەرێکی ئیسپاتی دەسەڵاتی جوولەکە بکە حەزەکا بەمە بعد کاک پەیمان خۆ کەسێ سوالێکی نییە تەرحیب بکە دانایی بە چی ئەفرۆشنۆ بە زانایی چی شەکلیە ئەوە بەڕاستی کافکا لە کتێوی فڵانایژێت و ڕاستی من کتێوەکەم خوێندەوە لە جامع تەواریخە ڕەشیدالدین فەزڵڵاه ئێژێت کە حەمامەکان سەر بەرەو خوار بووگن لە ئەو ساڵا بابە مەرتیکە تو ئەم سەوادە بوو گەرەکتە سەواد بکێشیتە ڕوخ سەواد ئەوە نیە سەواد پرسیارە دەرک و دەریافتە تۆز لەم جیهانە ئەوە سەواد نییە کتاب خوێنگەسەوە کتاب ئا کاورا لە تۆ پرسێ کا پێمان چ کتێوێ خوێنمەوە هیچ کتێوێ مەخوێنە چون تۆ کاولی نەیخوێنە بیکە لە ڕێی خوا بەو بەختمان مەکە کتێو مەخوێنەوە چون تۆ ئیشە منزورت دوێ لەم کتێوەی خوێنی تۆ ئیشە حوقەکانە ناو کتێوە تەشخیص بەی کاورا چووگە کتێوێکی دۆزی گەسوە ئێژێ کوردلەر مجهول الهویەیەکی ئەلبانی بە مەقسەد و نووساجێسی ئێژێ کورد مشتێ وەحشین 300 لغەتیان هەست خێڕی وەحشین ئەمین زەکیبەگ و حەمەی ئەونی و کامرانە بەدرخان حەز بەماکەن کاک پێمانە نێعمەتی با من حوقەیەترێ بۆ بێژم ئێژێت حکوومەتە بەدرخانیەکان بەرعەلەیه ئیمپراتوریە عوسمانی شورید قیامی کرد سکەیشی بەناو خۆیدا تەوەجۆ بکە ئەمە حوقەس حوقەکە بەدرخانیانە بۆ چون تۆ بە حزورە شۆڕشگێڕێکی بەدرخانی لە دنیایەکی ئەمڕۆژیە کە بێدەسەڵاتی حەز ئەەکەی دەسەڵات تۆ حەچێ بە خۆت و شکناوی ناگەهان حەز ئەەکەی بە بەدرخانیە کە دەسەڵاتی بووبە ئالەگرا ئیمپراتوریەتە 700 ساڵەی عوسمانی ئەوەڵین ئەتفاقێک ئەکەوێ نە قارەمانیەتیە بەدرخانیەکانە بەڵکو ئیمپراتوریەتە عوسمانی بۆ تۆ تەسبیت ئەوێ و تۆ ئیتر شەکی تیانەکەیت بعد هەر ئەم بەدرخانیە عیدەیەک بنە جوولەکەی گەوە باوک تحتە ناوە منەوەرە الفکرینە ئسپەرمە مقدسە شۆڕشی گێڕانە بەدرخانی ئەداتە دەرۆ کە بۆ تۆ بێشەرەفنامە چاپەکەن کوردلەر چاپەکان ڕۆزنامەیە جەعلە کوردستان چاپەکەن چاپخانەت بۆ دانن متونە یەهود نووسیکە بۆ فڕعدەنە ناو تۆجۆت کرد
پس لطفاً کتێو مخوێنەوە سەحنەی جورم تماشا مەکەن چون ناتوان تەشخیص بن چی نقصانە چون ناتوان تەشخیص بن حقەکە وا لەکوێ حقەکە تۆ بە حەقیقە دەگەیەنی فێڵەکە تۆ بە حەقیقە دەگەیەنی تەوجێت کرد پس مێتۆد و ڕەوەشە تەحقیق ڕاپەڕین بۆ دروستکردنە جەهانە کوردی چه شەکلی بوو ئێمە چۆن بە حەقیقەتە کوردی گەین بە کارەگاهیە تاریخی بە سەحنەهای جورمێک کە ئەمانە دایەنیا بووە دەستکاریمان نەکرد تەماشامان کرد نقصانی واتیە نقصانیەکانمان تعقیب کرد بەمەگەی بەڵێ ئەمڕۆ کۆرپۆریشنهای مەوجودن کە ناویان ئێران و تورکیە و سوودیە و عێراقە بەڵێ ئەمڕۆ مردمانێک مەوجودن وەکو هەیکەلە گۆشتی کە بەخۆیان ئێژن تورک و فارس و عەرەب بە بەڵێ ئەمە مەوجودە بەڵام ئەمە حەقیقەتە تاریخی نیە ڕیشەشی لە تاریخانیە ڕیشەشی لەم سەرزەمینە نیە و ئەم گزارشە فقط انقیاد و بەردەگی تۆلید دەکا بەڵێ هەڵسانەوەی جەهانە کوردی ئەمانە ئەتوێنێتەوە چون جەهانە کوردی خۆ ناژێمە کەسێک کە بەخۆی ژێ فارسی کوژی چون کوردیەت زوان نییە یا کەسی بەخۆی ژێ بیزلەر درگلەر ئەی کوژین تا زمانێک کە پەلامارمان نەدا نەیگەرە کوێ نزامە انقیاد بە سەرمانە سوارکە ئێمە مقتەقدین ئەمە سەرزەمینە کوردەوارێ و ئیشی کوردی زندگیکە کردی نەیکرد دوژمنمانەوەی کوژی ڕەوایەتی قبول کرد قبولی کرد قبول نەکردی کوژی چون ئێمە ناڕێنە ژێرە انقیادە ئەو ئێستا حەزیەکە ژاپۆنی قسەکە بە ژاپۆنی کوردیەتی قبول کرد و ئینسانە ڕەهای دەسەڵاتدارە مخەیەرە ئازاد بوو مەرحەبا نەبوو ئەیکوژی پس ئێمە سابتی ئەکەین ئەمە گشتی دروست گشتی جەعلە جنایەت سوورەتی گرکە جەهانە کوردی کوژیاگە قەومە کورد بۆ دروستەکەن تا جەهانە کوردی بکوژێن زوانە یەدیش بۆ دروستەکەن کە زوانە دانائیە جەهانە کوردی بکوژێن پس ئێشێ زوانە کوردی متەوەلد بێ زوانە کوردی بەو معنانیە تۆ جافی قسە ناکەی بەو معنانیە تۆ سۆرانی قسە ناکەی بەو معنانیە کاک پێمان تۆ موکری نییە یا زوانە موکری چتە خراوێکە ئێمە زوانێک کە گزارش بدا پێبێژن زوانە کوردی مەوجود نییە چون تۆ هیچ سەنگە مەحەک و معیارێکە بەناوی کوردی نییە تا موکری لەهجەی بیت تا جافی لەهجەی بیت تا لەکی لەهجەی بیت تا هەورامی لەهجەی بیت لەمانە گشتیان زوانە مستەقلن بەڵام حوزەی زوانیەکی مشتەرەکن کە لەکتری تێگەین لە دانائیە لە تەفەککورکردن و دانائیە زوانە مەفاهیممان هەست مثال ئاغای نێمەتی بەمە گشتمان ئێژین مل ئەمما لە ئەخلاق و لە ئینتزاع منە ئەخلاقی کە ئیتر فیزیک نییە منە ئەخلاقی بەمەم ئێژم گەردن هەیکەلە ئەخلاقیە من ئەمە گەردنە ئێژم گەردنم ئازاکە گەردنگیرم بوو گەردنگیری کردم یعنی من دەینێ بە تۆ قەرزارم ئەم هەیکەلە ئەخلاقی منە وا لە گرەوە توە ئەم گەردنە وا لە قولاب توە چون تۆ دەینێکە وا لە منما پس هەیکەلە ئەخلاقیە من دارای گەردنە نەمل پەسێژی گەردنم ئازاکە یعنی لە ژێرە بارە ئەخلاقیە ئەو ئەسڵە ئەخلاقیە تۆ پشتە من بخورێنە تا من پشتە تۆ بخورێنم بێمە دەرەوە لە ژێرە دەسەوامت بێمە دەرەوە تەوەجۆکەی وەلی تۆ ئەوێنی لە زوانە یەدیشە فارسی بەو گەردنە ئەخلاقیە هەیکەلە ئەخلاقیە کوردیە گەردەنە فیزیکی ئێژن ئەوانی تر ملیان نییە تۆ ئەوێنی ئەم زوانە یەدیشە دروست ئەکەنی کە زوانە گۆرانی قارەت ئەکەن ئەیوەن مەفاهیمە گۆرانی تەبدیل ئەکەن بە مەفاهیمە یەهودیەت
تەوەجۆکەی مەفاهیمە عرفانی کە ئەگا بەخوای یەهود دەسوێتە وانە ئەم مەفاهیمە کاملن کوردیە فقط ئەمانە قەلبە تعبیر و معنایەکەن تعبیر و معناکە گۆڕێ هەمان مەفاهیم من تێرمی تعبیرەکە معنادانە لە جیهانە کوردیە بزانە بەلوچیە تالشیە مازنیە تەوجۆ بکە کەلاریە کفریە دیار بەکریە خاچ گوێ بە وەشیر ئێژێ شیر و پەنێر ئێژێ پەنێر و دۆ ئێژێ دۆ و ماس ئێژێ ماس و نان ئێژێ نان ئەوەی کە هێنە زندگیە خصوصیە بەلوچی شواسە ئۆکێ و شەو ئێژێ شەو و ئاو ئێژێ ئاو بە تەفاوتە لەهجە ئاخە مەسەڵەن ئێمە هەولێری وە کاڵک ئێژێ گندۆرە تۆ ئێژی کاڵک من ئێژم تاڵبی یەکی ئێژێ گڕکە نوع مختلف تێگەی تۆ حتا لەمەی کە پێ ئێژی قەومیە کورد کە زوانی کوردیە یارۆ ئێژی گندۆرە گندۆرە ماڵتاوای من حەد لە خۆی و نانی چی گندۆرە تۆ بێژە منزوری کاڵەکە کاکە تۆ ئێژی شووتی ئەو ئێژی شامی ئەم یەکی ئێژی هەنی هەرسێکە هەنیکێکە ئێستا چۆن تۆ بڕێ کەلەماتە مەسەڵەن لە بەلوچی ئەفەرقە کاتەکە ئەمە ئێژی ئەمانە حوزەیە یەک تەمەدون نیە و ئەمە گوزگشتی جیهانە کوردی نییە بۆیە تۆ ئێژی ئومەتە کوردی چون کەسێک هەیکەلە جیهانە کوردی متەسەور نییە نافەهمێ زوانە یەدیشە فارسی دزیە لە گۆرانی ئیشی بکوژن تا فارسی متەوەلد بێ فارس کە متەوەلد دەوێ دەوڵەتە ئێرانی متەوەلد دەوێ فارس کێس معلوم تورک کێس معلوم یەک مێسرەك گەیشت بە ذهنم کە بارها ئشارەتان پێکردووە لە تەفاوەتی ئەدەبیاتی ئینتزاعی و ئەدەبیاتی ناو خەڵک چاوە سەر بپوش دیدەی دڵواکە هەلێک مەسەلە دوودانە تەفاوت دێنە بینی ئەدەبیاتی ئینتزاعی وە چاوە سەر دیدە بەڵێ ولی خۆب ئەو جۆرێک کە فەرمووتان ملەتێکە سەرکەلەی پەیدا دەبێت بە عنوانی فارسیات و کەمە ئەدەبیاتی ئینتزاعی ئێمە کە ئەدەبیاتی جەهانی ئازادە ڕەوایەتەکەی ئەوەز دەکات بە جەهانی ئینقیاد ئەو جۆرێک کە معنیەکەیشی ئەوەز دەکات تەفسیرەکەیشی ئەوەز دەکات بەڵێ بەڵێ دەستان خۆش بە کاکەمان دەتەوە بزان کاک پەیمان تۆ هەر لەم مەفهومانە سەرسوڵتانت هەست ژی کاورە سەرسوڵتانە یعنی سەری بە سوڵتانی ئەخوا کاورا سەرسوارە یعنی هەم سەری سوارەکانە هەم سەری لە سوار خاسەخوا دیارە بێ دەسوێتە کە ئەوان چێژن هێژن خوا ئەدابی لە ئەسپەرم و مقەدەسە دانەی سوڵتانەکەوێتە خوارەوە فەڕەهە ئیزەدیە خوا داگەیشتی پێ و خواست و چی بکات و خلافەتەوە و پادشاهیە فەڕەهە ئیزەدیە بزانە تەمامە چیرۆکەکان و داستانەکانە سەرزەمینە کوردەوار دزیاگە یەهود ساز کرد یاگە دریاگە سۆ پێمان تەوجۆکەی یەک مەفهومتان باس کرد کاتێمە حضوری ذهنم نییە ئەوەی کە تۆ ئێرادەتی خۆت دەنوێنی وە شەرت دەبەستی لە مەفهومی یەدیشەکەی دەبێت سەرسەپردن ببەخشە سەرسەپردن بەڵێ لە مەفهومی گۆرانی ئەمەدا کە کولەن جیهانێکی دیکەوە لە دەوڵەتی وە جیهانی ئینقیاد کولەن معناکەی دەگۆڕن درستە کاکە کولەن ئەگۆڕێت ماشاکە تەواوە ئەم کەلەماتەی کە تۆ ئەیوێنی مربوطە بە جیهانە ئینتزاعی مەفهومێک بەناوە جیهانە کوردیە کە ئەتوانێت ستراکچەر و حیاتە فیزیکی ئێمە تەنزیم کە وە شێوەکەی داڕژێنێ قەلب ئەکرێ ئەبرێت بە ناوی زوانی فارسی لە دەستگاه جوولەکەی تەریقەتی تەشەیوعی ئیمامە زەمانی زهور ئەکات تحت ناوە عرفانە خانەقائی عرفانە مغبەچەی مەفعولی ئەمەردخانەئی تۆ چۆت کرد؟
بۆی تو تەکایای مختلفە بۆ پەیدا ئەکەن سەردەردێری مردمە ئێمە متأخرن بەم ئەدیانە ئیبراهیمیە بە سوورەتە شەریعەتی تەسلیم بووگە لە ژێرە دەم و دەستگاها حکوومەتیە کۆرپۆرێشنی جوولەکە کاکفێمان لەبیرە نەچێ ئەمەی ئەمڕۆ حکوومەتی پێ ئەەکەن لە جەهانە ڕەوایەتە یەهودە چه مەسیحیەتی چه ئیسلام یەکێکە تەوەجۆ بکە هیچ دەوڵەتێکی دین ساختە لەبەری ناچێت ئەمە دەوڵەتێک کە بسوورەتە قەومی هاوریانە حتمما لەبەری چێت نامێنێت کاکێمان فەرموتان کە بەرحاڵە شتێدی بۆیمە مشخصە کە عەرەب ئوسوولەن هێزێکی نەبوو تا بتوانێت حملە بکات نە جغرافیای ئێمە قابلی تەسخیر بوو نە ئوسوولەن نیرویەک وجود بۆ لە بینی عەرەبدا کە بتوان هەمچین کارێ بکەن گزارش کاک پێمان نعمەتی ئیمڕۆیش عەرەبی موجود نییە یعنی چی عەرەبی موجود نییە کاک پێمان نعمەتی ئەوەی کە ئیمڕۆ گزارش ئەدا لە عەرەب دەوڵەتان عەرەبی کۆرپۆرێشنن گشتیشیان یەهود ساختن مزافە بەرامەی کە شتێک بە ناوی زوانی عەرەبی هەست زوانە عەرەبی ئەنچە گزارشی ئەدا لە چەکیدەی دینە ئیسلام تێتە دەر دینە ئیسلام کولەن یەهودیە ڕەوایەتە یەهودە الان توجهكي عربي موجود نية بزانا توك إيجي الرواية يهود يك اتفاقك فيه انقياد اتفاقك فيه عبودية اتفاقك فيه عربي موجود نما قيدر شي عربي كما إرادة عربية إرادة عرب موجود نية آخرين هيكلي كجزارشي هي أحمقاني لإرادة عرب دا صدام سلمي نما عربي موجود نية موجودش نبو قريش يعني دروسي كان جمال عبد الناصر قريش دروسي كان نشوت صدام قريش دروسي كان نشوت نعم چون متنك جولكاس متنك انقياد عبوديته بو كردك من نادا فقط تنيا إما يك شانس ما نحاول قلن بشي اتنيكيا من نادا بريكي نايدا أو ناخدا قاها سك خوي نازل کاکێمان خب فەرموتان بەرحاڵ 300 ساڵ پێش ئوسوولەن دەوڵەتێکی ئینقیادگەر لە کوردەواریمە موجود نەبووە دەوڵەت ئەگەر بۆ دەوڵەتی کوردی بووە خب ئەگەر موجود نەبووە ساختارێک سازمانێک موجود نەبووە چۆن جوولەکە دێ بە سازکردنی تەسەووف و مەسەلەن مەولاه و خالدی نەقشبەندی ئیسلامی جوولەکەی دەخاتە نێو ئەدەبیاتی ئەمە ئەدەبیاتمان منحرف دەکات لە جەهانی ئازاد و ڕەهای خۆمانەوە بەرەو جەهانێکی انقیادی جوولەکە وەختێک ساختارێک موجود چۆن ئێستا فەرموتان کە ئەدێک جوولەکە هەن مەسەلەن هەن لەو کوردەوارە دکتۆرن پزیشکن شاعرن نووسەرن ئەوانە چۆن توانیان لە نەبوونی هەمچین ساختارێکدا ئەم ئیسلامە جوولەکەی دروستکەن بۆیمەوە مەفاهیممان منحرف بکەن بزانە کاک پەیمانە نعمەتی تۆ تەوەجود کرد کە پاکستانی وەختی قسەکایژێ الله حافیز جەزاک الله بزانە ئیمکانی نییە پاکستانی بێژێ گاد بە الله يجي الله اوكي تو حلم سرزمين خۆمانە بە بەلوچی بە بەتالشی بە مازنی بە جافی بە حورانی بارهاش نەوی خەرکێژێ خوا بوەخشێ ناژێ الله بوەخشێ خەیرێ کەم لە ناوی 2000 نەفەر نەفەرێژێ الله بوو پارێزی ژێ خوا بوو پارێزی لەگرا تو بە داستانێکەکەی تۆ بە هیچ زۆرێک ناتوانانی مردمێ تەسلیمە ڕەوایەتی بکەی مەگەر ڕەوایەتەکەی شیفت بکەی بیگۆڕی هەواسینەوەی بەچی ئەیگۆڕی کاک پێمان سیرکە مەسەڵەن ڕاپەڕین بۆ اتفاقێکی عەجیب و غەریبە لە جیهانە بزانە کاک پێمان ڕاپەڕین خەریکە دەروونە ئینسانە کوردی منقەلب ئەکا و ئینسانە کوردی ئەکاتە ڕاپەڕیبی بێ ئەوەی کە پوڵی پێبا امتیازی پێبا ماڵی پێبا بنکەی پێبا نانی پێبا خاص گوێ بکە ڕاپەڕین بێ ئەوەی کە ئزهار بکە کە لە عالەمە قەیب و خوا مەأموری کردگە و ئەمە کەلامە خواست ناوەی کە گەرەی شوێ معجزە بکە بزانە هیچ کەم لەم کارانەیە نەکردگە نە ئەوەی کە سەوارە بەردەستگاهێکی حکوومەتی بێ یەهودیەت مەسیحیەت چۆن ئەوێتە دینی جەهانی چون سەوار ئەوێ بەردەستگاه حکوومەتی ڕۆم
بۆگەنە هیچ وەخت ناوێت تا ئیمپراتور نەوێتەوە و مەسیحی هیچ وەخت ناتوانێت قودرەتە ڕێیاکە. چۆن مەردەمە ئێمە ئەکەنە موسڵمان کارێکی نییە. تەسەوف بەشێکی نەمایشە دیکتە، نەمایشە موسیقاییە مەولوخانی و شێخانەخانی و ئایسە دیکتە کاناڵیان بۆ دروست بووگە وە دەفتی کاورایژی سەیارێز خەر هە ئێژێ هەی بەناز بەناز نازە چەند خۆشە ئارەقە گوڵە بۆنەوە لەوشە. خب ئەمەوە کەنیشکێک ێژێت ئەمان ئێژن هەی بەناز بەناز نازە چەند خۆشە یا محەممەد ئارەقە گوڵە بۆنەوە لەوشە. عشقبازی ئەەکەندەکە محەممەدا ئێستا گوێ بگرە چه اتفاقێکە کە فێ دانەیە جاسووسی یەهودی بە ناو مەولانا خالەتی بە پووە چی ئەکا مردم ماڵێکی هەست یەک تەبەقە یەک قاتە ئەو تێ پوڵ ئەدا وە 100 نەفەر وە 50 نەفەر ماڵێکی بۆ دروستەکەن سێ قاتە. ئۆکەی ماڵێکی گەورە ئەمە سەرمایە گوزاریە وەسە تۆ ئەها ئەڕۆی کرمەگری لێ وەسەری قولابە ماسی بگری ئاها تۆ ئەڕۆی پارە ئەدەی فیشە کەسێنی بیتەقێنی لەکەو ئەو داوگەکە بۆ تووشی دانێ بینات بۆ دروستەکە. ئەم بینا چون گەورەترە لە ما بەقی بیناکانە لە قیاسا تۆ ئەمە عەزەمەتی تیاوینی. ئەمە نوکتەی ئەووەڵە. وەختی عەزەمەتی تیاوینی هەست بە حقارەت و خۆتەکەی. نوکتەی دووەم ئەم شێخە کە لەگرا دانیشت یەسری چت ئەزانێ ئەم یەکسری چتە چین ڕەوانکاوی ئەزانێ ڕەوانشناسی ئەزانێ ئەلمە مەخفی ئەزانێ ئەزانێت ترسەکانە تۆ چێشەکڕین ئەزانێت تۆچی بەچی محتاجی ئەزانێت تۆ چۆن بگری ئەوانە ئەزانن. خەڵ شێخ چییە کرد کاکێمان شێخ خەتەنە ئەکا نوشتە ئەنووسێت تۆ دووگیان بوویت نوشتە ئەنووسێت تۆ دوژمنەکانە لێو دوورون نوشتە ئەنووسێت تۆ بەڵاو وەسەرە نەیە بیمە ئەکا شێخ نوشتە ئەنووسێت تۆ خاسۆ بوویتەوە. ئۆکەی پس پزیشکی ئەکا ڕەمماڵی ئەکا جادوگەری ئەکا لە کناریان نەمایش و تەئاتر ئەدا دەفرێ ئەدا کوورە ئەلەخسێنێ کاورا ئەڕواتە ئەوێ وە دەنگە دەف و گۆرانی ئەوەنە ئەم لە ئەلەقێنێتۆ تا سیگنال هەیە کە بە مەغزی ئەگا دچارە اختلالەوێ یە حاڵەتە نەشئەگیە پێدەسەدا و ئەزانێتە کەرامەتە شێخە وەزانێتە کەرامەتە شێخە وەکو وەرزش هات خۆت گەرمەکەیت و ئەوانیش ئێشە حتمما حەیتەران کەن تا بتوانن سیخە بکاتەوە لای پێلۆ لە ئەدەری بێری هێ تەوەجۆکەی یەکسری قودرەتهای دەرونی ئینسان. نەمایش تەئاتر نان مەکان زەمین وە سرویسدەهی سرویسە مختصرێکە بزانە کاک پێمان ئینسان حتا ئەو جێگە بتوانێت مەسائل خۆی بە ئەقڵ هەلکا هەلیەکا کە نەتوانێت ڕەها ئەفسانە لێدا لە بەدەویترین مەردمان ڕۆژگاریش واو بەسەر کاورا زانێکی سێشی بڕوا زەمین هێشی لێبە توو بکاڵێ تا بتوانێت کەشاوەرزیکە بەڵامێتە باران لێ ئەخری پێ نەگەی کە باران چۆن دروستکە هاتکە چی کردە قوربانی کردە خوێنی بڕژانگە هاتکە ڕەخسی بارانی کردە بووکە بارانەی کردە هاتکە نوێشە بارانی خوێنگە لەگرا کەوت کەسە حەیتەران بازی جادوگەری کاورا نەخۆشی لێداگە میکرۆب لێداگە نەیزانێت چووگە بۆ دەمنوشێ خاسیان کردێتەوە گیایەکیان پێداگە خاسیان کردێتەوە تەجمیع تەجروبەکان لەلای ئەمانە بووە. تەوەجۆکەی دەسی وحەج کوێ نەگەیگە ژنەکەی نەزۆکو گەبریسی و شتێک هەمووسێڕێتت بوێ نەبێ مهم نییە مهم سەرەوەسە تۆ یە کەعبەیە ئومیدێکە ڕووی تێیەکەی دەرە دنیا لێدا نەخریاگە تەوەجۆ ئەفەرمی هەمان کارێکەی سەر ڕەوانکاوی کا ڕەوانکاو خۆ دانایە کول نییە ڕەوانکاو لە پیچیریە داستانە تۆ سعیەکە لە تەریقە خۆت و گرەکەی خۆت بکاتەوە ئەینە کارەکە ئەمە لەم کاریانە کردەوە خەڵکی دێ خەڵک خۆ مشکڵی نەوگە نە پۆلیس مەوجود بووگە نە مونکەرات خەڵک دزنەوگە ماڵی یەکتری خوارنەوگە تەجاوزی و یەکتری نەکردە وتکێسی خواوتیانە دێم خواناوی ئەڵاس سیستی ئەڵاس کەسیم کاورە چ کارە کیانەم شێخە
شێخ چ کارەت کەراماتی هەست ئەوان نانە شێخە خوا نەمەگیرە شێخە بێ ئەم دافە خۆی بزنێ تێرێتەوە بۆ شێخ تۆ مێژە ئەمە نانی دانەیە دەروێشی تری خواردە خۆ شێخ کشاوەرزی ناکە ئەمە ماڵی شێخم شوی گەزەویەکەی داگیر کرد کە 50 نەفر بە ناوی سۆفی زەمینیان بۆ کاڵیکە خۆیان کاریان خۆیان خواردیان وتیان لە شێخە لەگرا شێخ بووگەسۆ عاملە ئینسجام مەکان وە مەرکەز ئاوە وردە متفاق تۆ ئەوێنی لە هەر جێگەیەکە و بە جۆرێک بنکەیەکی ئاوادانی بۆی تۆ ئەوێنی متەنەوع وەسە دوکانە بەقاڵی چی گەرەکە موجودە عەلی وڵاهی گەرەکە موجودە یزدی گەرەکە موجودە گشتێکی ساختاری یەکێکە گشتی ئەوێتەوە ئینقیاد گشتی ئەوێتەوە بەردەگی و عەبودیەت هیچ کار ناوێتە کوردی بڕۆ ئیسێچە گشتیان سەرانەکانیان دخاڵەتیان هەست لە سیاست و سیاست بە دین ئیدامە پەیاکە پس حکوومەت بەم شێوە بەدین دێتە دەرەوە و بە ئەدیانە ئیبراهیمی و بە ئینقیادە ئەدیانە ئیبراهیم من فکرەکەم خێری توولانی قسەمان کرد کاک فێمان من سەرماتە ئەیش ئومیدوارم ئەم بەحسە ئیدامە بدەیت چون زەوایایەکی فرەی ماگە ئێمە بیکەینەوە لەم ڕەوشە کارەگاهیە تاریخی ڕەوشە تحقیقی ئیدعای ڕاپەڕین بۆ دەرهاوردنە واقعیەت و حقیقەتە کوردی و جەهانە کوردی و حقیقەتە زەندگی ئێمە ممنون کاک فێمان تۆ خۆت ئەزانی ئێمە زیاتر لە 1400 ساڵی بیتمان هەست تەمام ئەم مەسایلەی کە بە سوورەتی زیب و بچوو کوتم من لە 1400 ساعت ئیشارەم پێ کرد هەر کەسی مشتاق بێتوانێت گوێ بدات و نکاتەکان بگرێت فێر داستانە بگرێت مەمنون لە ئێوە کە تەحموڵتان کرد شەکەت بوون شەوتان شات خواتان لەگەڵ بەشە دایەوە خۆش